بەڕێزانم کاتتان باش هیوادارم هەمووتان لە خۆشی دابن ئەو ڕۆکە بابەتێکی گرم و گۆڕ لەگەڵ کاک شەماڵ بەشیریدا باس دەکەین باس لە چی دەکەین باس لە پێشکەوتنەکانی هەری دوایی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە سووریا و لە تورکیا بەڵام ئامانجی سەرەکیمان لەگەڵ کاک شەماڵ بریتە لە ڕەوشی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان. کاک شەماڵ زۆر زۆر بەخێربێ کە میوانداریت قبول کرد. سپاس کاکیوە، سپاس بۆ تۆ، سپاس بۆ هاوڕێیانەی کە چه ئێستا چ دواتر بینەری ئەو بەرنامەی ئێمە دەبن. زۆر زۆر سپاس دووبارە بەخێر بێەوە هاوڕێیان سپاس بۆ ئێوەش دەنگم باشە هاوڕێیان ئەگەر دەنگمان باشە تکایە شتێکمان بۆ بنووسن ئەگەر چونکە هاوڕێک نووسیەتی دەنگ نییە و زۆر زۆر سپاسی کاک بڵند سەدرەدین دەکەم بۆ ئەو پشگیریە کاک بڵند زۆر زۆر سپاس هاوڕێن تکایە لە ئێستاوە هەوڵ بدەن لایک بکەن و ئەم بابەتە لەسەر پلاتفۆرمەکانی سوسیال میدیای خۆتان بڵاو بکەنەوە ئەوانەی کە هەتاوەکو ئێستا نەبوونە سوبسکرایبی بکەن و لە هەمان کاتدا دۆست و هاوڕێیانتان ئاگدار بکەنەوە. کاک شەماڵ دەمەوێت لەوەوە دەست پێ بکەم ئێمە دەزانین دوای 7 ئۆکتۆبەر هەم لە تورکیا هەم لە سووریا گۆڕانکاری سەرنجڕاکێش هاتنە ئاراوە لە ئێرانیش وا دیارە هاتنە ئاراوە بەڵام سەرەتا دەمەوێت لە جگە لە ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەست پێ بکەم و دیارە ئیتر ڕوخانی ئەسەد یەک لەوە پرۆسانە بوو کە هاتە ئاراوە لە دوای 7 ئۆکتۆبەر ڕژێمێکی نوێ لە سووریا هاتە سەردەسەڵات ئەو ڕژێمە پێشتر چەندین ساڵ لەگەڵ کوردەکان و هێزەکانی سووریای دیموکراتیک لە ناو شەڕێکی خوێناویدا بوو و ئێستا کەش تەماشا دەکەین بە نێوبژیوانی ئەمریکا و فەڕەنسا و وڵاتانی دیکەی خۆر ئاوا گفتوگویەک دەستی پێکردو هەتاوەکو ئێستا لایەنەکانی سەر بە خۆسەری دیموکراتیک و هێزەکانی سووریای دیموکراتیک بە چاوێکی گەشتبینانە تەماشای ئەو ڕێککەوتنە دەکەن. لە تورکیاش ئیتر تەماشامان کرد کە ساڵێکە ئەوە ساڵێکە بەسەر تۆقەکەی دەوڵەت باخچەلی و دەمپارتیدا تێدەپەڕێ و لەو ماوەی دەمانگەدا زۆر گلەی و گازندە بە تایبەتی لای کوردەکانەوە کرا ئێستا کەشکرا ئێستا کەش دەکرێت بەڵام تەماشا دەکەین لە پەرلەمان کۆمیسیۆنێک پێک هات یعنی یەک لەو شتانی کە بینیمان لە پەرلەمان کۆمیسیۆنێک پێک هات پەکێکە سیکلاشینکۆفی وەکو سمبۆل شکاندن ئالوگۆڕی بەشێک لە دیلەکان لە نێوان هەردوو لایەندا کرا و ئەوەندەی من زانیاریم هەبێ لە مەدیاکان دەکەم باز دەکرێت ئەوە بەتەنیا من باسی دەکەم لە بادینان پەکەکە هەندێک هەرێم لە هەندێک هەرێم کشایەوە و زیاتر لە دەور بەری قەندیل و سنووری عراق و ئێراندا خەریکی خۆ بەجێکردنە لەو ماوەیەشدا ئەو کۆمیسیۆنێک کە هەبوو کە سەرۆکەکەی لە هەمان کە سەرۆکی پەرلەمانیشە نۆمان قورتڵوش دوێنێ سەردانێکی گرنگی دیاربەکری کرد و لەوێدا ئیتر هەم ئیحراج کرا لەلایەن خەڵکەوە یعنی هەندێک خەڵک پێیان وت مادەم پرۆسەیەک هەیە بەناوی پرۆسەی ئاشتی بۆ سلاحەدین دەمیرتاش ئازاد ناکەن و دیارە جاری دووەمین بوو دادگای مافی مرۆڤی ئەوروپا داوای ئازادکردنی دەکرد ئاعترازیان کرد و بەڵام نۆمان قورتڵوش چەندین سەرەداویشی ڕاگەیاندن یعنی پێشتر لە ئەنجومەن ڕێگای نەدا جارێکیان دایکانی ئاشتی بە کوردی قسە بکەن بەڵام ئەم جارە بەخۆی شعرێکی بە کوردی خوێندنەوە شعرەکەشی لەسەر یەک گرتووی و برایەتی و ئاشتی بوو بە کوردیشی خوێندەوە و ئەو شعرە بۆ جاری یەکەم لە ماڵپەڕی ئەنجومەنی یعنی پەرلەمانی دەوڵەتی تورکیا لە ئاکاونتەکەیدا جێگیر کرا لەوێدا جێگیر کرایی یانیەوە جاری یەکەمە ئەو زمانەی کە دەیانگۆ زمانێکی نەبووە ئیتر چەند پیتێکیان وەکو ئێکس و ئەوانە قەدەغە کرد لە تورکیادا ئێستاکە ئەو زمانە تەماشا دەکەین سەرۆکی ئەنجومان بەخۆی شعری پێدەخوێنێتەوە لە ماڵپەڕی ئەنجومەنی دەوڵەتی تورکیادا بەجێ دەکرێت یعنی ئەمە نیشانمان ئەدا پرۆسەکەی کە تا ڕادەیەک ئەتوانین بڵێن ئەگەر شکستیش بێنی لە هەندێک بواردا
گەڕانەوەی وەکو بڵی نییە ئەمانە هەمویان وا دیارە پەیوەندیان بەیەکەوە هەیە هەم مەسلەی سووریا هەم مەسلەی تورکیا لەو بارەیەوە بە دەست پێ بکەین ساڵێک بەسەر ئەوەی تورکیادا تێپەڕی و ئەم پرۆسەیە ئێستا کە لەکوێدایە و پەیوەندیەکانی ئەو دوو پرۆسەیە یەکێکیان لە سووریا یەکێکیان لە تورکیادا تا چڕادێک بەیەکەوە هەیە سیاسەتی نێودەوڵەتی لەو بارەیەوە چۆن بیر دەکاتەوە بەڵێ کاکیوا دەستت خۆش بێ بۆ ئەو چونە ناو ژووری بابەتە ئەم کەم خۆشە بۆ جۆرە باز بکەم کە پارکە ئەو دەمانە کە بۆ یەکەمین جارە تۆ بابەتی چاپیکەوتنەکانی نێوان قندیل و ئانکارا و ئۆجەلانت ئاشکرا کرد یەکەمین کەس بووی کەس باسی ئەمەی نەکرد بوو دواتر ئەلمۆنیتۆر بڵاوی کردەوە و ئەو کاتی ڕخنێکی گزار زۆریش لە دژی تۆ هات دواتر لە جیۆ بەرنامەی کەمی تو بێکەوە سازمان کرد کەمانە ئەو شتانێ دەگوترێ ڕاز نین بەڵام ئێستاکەنە زۆر بڤە ئەو شتانێک کە بڤە بوون ئەمڕۆکانە بە شۆفڵ لێدران و خرانە تەنیشتەوە زۆر تابوو کە لە سیاسەتی تورکیدا هەبوو کە لە سیاسەتی کوردیدا هەبوو ئەو تابوویانە هێدی شکێنران ئەو پرۆسەیە پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ سەرڕای هەموو ئەو ڕخنانی کە لەسەریمان هەبوو بێ هەتا ئێستاکانە قۆناغێکی گرنگ و هەستیاری تێپەڕ کردەوە لەوانەیە بگوترێت کە هەتا ئێستا کە ساڵێک تێپەڕ بۆ شتێکی بەرچاو لە بەردەستدانیە ئەم پێم وایە گرینگە مرۆڤ ئەم پرۆسەیە بە وردی تەماشا بکە و بەردەوام ڕخنەی بکە جابووی ئەمە شۆ پێم خۆشە لێرەدا لە تێپەڕبوونی ئەو یەک ساڵەدا هەندێک لە تێبینەکانی خۆم لەسەر ئەو پرۆسەیە ئەو یەک ساڵێک کە تێپەڕ بۆ باز بکەم یەک سیاسەتی بزوتنەوەی ئاپۆچێتی یا بڵێن بزوتنەوەی ئۆجەلانی وەکو تێئۆری هەمیشە گرنگی هێزا زۆری بە کۆمەڵگای مەدەنی داوە بە بەشداری خەڵک لە ناو سیاست داوە و بەردەوام هەوڵ دراوە لە ناو گوتاری سیاسەتی ڕۆژانەدا لە ناو تێئۆریەکانی فکری سیاسیدا پێگەیەکی تایبەت بە گەل جەماوەر و بەشداری جەماوەر بدرێت بەڵام لە یەک ساڵی ڕابردوودا لەو پرۆسە هەستیارە سیاسیەدا کە لە هەموو کاتێک زیاتر پێویستی بە پەیوەندیەکی چڕوپڕی سیاسی کۆمەڵایەتی عاتیفی لە نێوان بزوتنەوەی سیاسی کورد و کۆمەڵگای کوردستاندا هەبوو ئەو پرۆسەیە زۆر لەم خاڵەدا کەم و کورتی کرد مەبەستم لێرەدا چێ ئەوەیە کە لە پێشا مشتێکدا هەتا ئەو جگای کە توانیان ئەو زانیاریەکانی پشتپەردەیان لە کۆمەڵگای کوردستان شاردەوە زۆر نامە کە هاتن و چوون هەتا ئێستاکانش کۆمەڵگای کوردستان ئاگاداری نهێنیەکانی ئەو نامانەی کە لە نێوان ئۆجەلان و دەوڵەت لە ئارادایە ناوەروک یا هەتا ئاستێکی دامپێدانان بۆی کە چاپێکەوتن لە نێوان دەوڵەت و پەکەکە لە ئارادا هەیە ئەو زانیارانە نەدراون بە کۆمەڵگا و بە شێوازێک لە شێوازەکان کۆمەڵگا لە دەرەوەی ئەم پرۆسە هێشتراوەتەوە ئەوەی کە بۆ بەر کۆمەڵگا کەوتووە لە ئەنجامی ئەم یەک ساڵەدا تەنها و تەنها کۆمەڵێک نیگەرانیە خەڵک نیگەرانی ئەوەیە داهاتوی ئەم پرۆسەیە بەچۆ دەگا خەڵک نیگەرانی ئەوەیە ئایا ئەم شۆڕشە لە دەرەنجامی ئەم پرۆسەیدا شکست دێنێ شکست نایێنێ و خەڵک لە ترسی ئەودایە کە بزوتنەوەی سیاسی کوردستان بزوتنەوەی پارتیکەرکارانی کوردستان بزوتنەوەی ئۆجەلانی ئایا خەریکی تەسلیمبوونێکی سەداسەدا یان نا خەریکی جۆرێک لە تێکوشانێکی سیاسی دموکراتیکی سەردەما لێرەدا ئەو ڕخنەیە هەم پێم وایە گرینگە ئاراستی پارتیکەرکارانی کوردستان بکرێت کە دەبا و ئێستاکانەش دەبێ زۆر چالاکانەتر کۆمەڵگای کوردستان ئاگاداری وردەکارەکانی ئەم پرۆسەیە بکەنەوە بۆی کە خەڵک بەرچاوڕوونی هەبێ دوو ڕخنەیەکیش لە بەڕێز ئۆجەلانیش ئەوەی کە لەم پرۆسەیەدا بەڕێز ئۆجەلان هەوڵی دا هەتا بۆی دەکرێت حساسیەتەکانی دەوڵەت لە بەرچاو بدرێت بۆی کە ئەم پرۆسەیە لە سەرەتادا بە مردووی لەدایک نەبێت ئەمە شتێک نییە کە زۆر سێر و سەمەرە بێ تەنانەت دەبێ وابێ بەڵام لە دوای پرۆسەیەکی لە دوای ئاستێکی گرنگ بوو کە هەستیارەکانی کۆمەڵگای کوردستانی لە بەرچاو ژیرابە و بە جۆرێک لە جۆرەکان هاوسەنگیەک لە نێوان هەستیارەکانی دەوڵەت و هەستیارەکانی کۆمەڵگا سازکرابە و توانرا بە هەرهیز نەبە بە ئاراستەیەکی هاوسەنگ ئەم هەستیاریانە لە بەرچاو ژیرابان و چەندە لە ڕووی گوتارەوە ئەم هەستیارانەی دەوڵەت لە بەرچاو دەگیردا ئەوەندەش
خیتابەکە ئاراستەی کۆمەڵگای کوردستان و خەڵکی کورد کراوە بۆی کە خەڵکی کوردیش لە دەرەنجامی ئەم پرۆسەیە تووشی جۆرێک لە بێهیوایی، جۆرێک لە بێمتمانەی، جۆرێک لە خەمۆکی سیاسی نەبێت. ئەمە مژارێک دووەم ئەوەیە کە پارتی کرێکارانی کوردستان لەبەرەوەی کە لە سەرەتادا لە دژی ئەم پرۆسەی بوو و بە هیچ جۆرێکی ئەم پرۆسەیە قبول نەدەکرد، بەڵگەشم بۆ ئیدعایام دوو چاپێکەوتنی سەرکردایەتی پارتی کرێکارانی کوردستانە کە یەکیان لە 23 شوباتی پارێکەدا بڵاو کراوە، بەڕێز جەمیل بایق قسەی کرد. ئەوی دیکەش ئەگە هەڵە نەبم 28-29 شوباتە کە بەڕێز موراد قەرەیلان قسەی کرد. هەردوو بەرنامە ئەم ڕۆکانە لەسەر ماڵپەڕی ستێرک تیڤی هەنا کە لێوێدا بەڕێز جەمیل بایق لە 23 شوبات 2025 دەڵێ هیچ کەس ناتوانێت ئەو چاوەڕوانیە و ئەو داواکاریە لە ڕێبەر ئاپۆ بکە کە ئێمە چەکدا بنین و ڕێبەر ئاپۆ ئەو پێگە حقوقیەشی نییە کە داوای چەکدانان لە ئێمە بکە. بەڵام بینیمان کە بە پێچەوانە ڕێزدار ئۆزەلان هاتە ناو پرۆسەکەەوە و داوای چەکدانانیشی کرد و پەکەکە چەکیشی دانا. کەواتە ئەمە نیشان دەدا کە جۆرێک لاری، جۆرێک بەشدار نەبوون، جۆرێک ناکۆکی لە ناو خوێندنەوەی قەندیل و خوێندنەوەی بەڕێز ئۆزەلاندا هەبوو بۆ پرسی ئەم پرۆسەیە کە ئێستا لە تورکیا لە ئارادایە. بەڵام ئەوەی کە گرنگە بەڕێز ئۆزەلان لە خیتابەکەی خۆی داوتی من بەرپرسیارەتی ئەم پرۆسەیە دەگرمە سەرشانی خۆم. ئاراستەی ئەم پەیامە بۆ قەندیل بوواتە ئێوە پێویست ناکە نیگەران بن، ئەمن مەسئولیەتی ئەم پرۆسەیە دەگرمە خۆم. ئەم دەربڕینە ئەم ڕستەیە بوو بە هۆکاریەوەی کە سەرکردایەتی پەکەکە خۆی لە کۆی ساحی سیاست بکشێنێتەوە. ئێوە تەماشا بکەن لەو یەک ساڵی ڕابردوودا کە ئەو قۆناغە گرنگە لە ئارادا هەبوو، بە تایبەتی لە 6 مانگی ڕابردوودا چەند جار بەڕێز مەسەڵەن جەمیل بایک، بەڕێز موراد قەرەیلان، بەڕێز کاڵکان قەرەسوو، بەڕێز قەرەسوو چەند جار ئەوانە هاتوونەتە سەر شاشەکانی تەلەڤیزیۆن بۆ ئەوەی کە وردەکاریەکانی ئەم پرۆسەیە لەسەری قسە بکەن، لێوان بدەن و پەرسپەکتیڤی خۆیان بدەن لەمەر ئەم قۆناغە. یەکەمین جار کە قسەی کراوە دوێنیا پێرە بوو بەڕاست کاڵکان هیندێ قسەی کردووە، ویش دەڵێت کە دەوڵەت دەوێت ئێمە فری بدە. بەڕاستی دوای ساڵێک لە هەبوونی ئەم پرۆسەیە دەرکەوتن و بڵاوکردنەوەی ئەوەی کە دەوڵەت دەوێت ئێمە فری بدە، ئەمە شتێکی زۆر نەڕاستە، شتێکی هیچ لە جێگای خۆیدا نییە. ئەگە ئێوە هەست پێ دەکەن دۆرێک لە فریوداندا هەیە، بۆ دەبێت یەک ساڵێکدا بێدەنگی هەبوو بێ، بۆ لەو یەک ساڵێکدا ترس و فکارەکانی خۆیان، بۆ لەو یەک ساڵێکدا ئەو شتانێک کە ئەوان پێیان وایە وەکو فریودان هەیە بۆ لەسەر ئەمانە قسە نەکردراوە، بۆ لەسەر ئەمانە زانیاری بە کۆمەڵگای کوردستان نەدراوە و بۆچی لە بەرامبەر ئەم فریودانەشدا هیچ ڕێ و ڕێبازێک، هیچ جۆرە دشکردەوەیەک نیشان نەدراوە، هیچ شەرت و مەرجێک دانەندراوە لەو پرۆسەیەدا. یعنی ئەمە ئەو لە دوانەی بەڕێز دووران کاڵکان لە جاتیەوەی کە جۆرێک لە دڵخۆشی لە ناو بیسەر و ڕایگشتی کۆمەڵگای کوردستان ساز بکە، بەڕای من زیاتر کۆمەڵی نیگەرانی تەنها ساز کردو کە ساڵێک پرۆسێک لە ئارادایە ئەوانیش بێدەنگن، دوای ساڵێک دەڵن ئەو خەریکن فریومان دەدەن. ئەم پێم وابێ لێرەدا هەڵەیەکی ئەگزار زۆر هەیە لە ڕووی سیاسیەوە. خاڵی هەرە کۆتایی کە دەمێت لێرەدا کۆتایی پێبێنم ئەوەیە کە کۆمەڵگای مەدەنی لە تورکیا و کۆمەڵگای مەدەنی لە باکووری کوردستان تەواو لە دەوای ئەم پرۆسەی هێشتاوە، لەوانەیە لە پرۆسەی مزاکراتی ئاشتیدا، لەوانەیە لە پرۆسەی چەکداناندا، لەوانەیە لە پرۆسەی دیالۆگ لە نێوان ئیمراڵی و ئەنکارادا کۆمەڵێک حساسیت هەبێت کە سەرکردایەتی سیاسی کوردی نەتوانێت باز لە حساسیتانە بکە، بەڵام خۆ کۆمەڵگای مەدەنی پێویست ناکە و حساسیتانە لەبەرچاو. بۆچی کۆمەڵگای مەدەنی لە ئاستی تورکیا، کۆمەڵگای مەدەنی لە ئاستی کوردستاندا چالاک نەکردرا بۆی کە کۆمەڵگای مەدەنیە شانبەشانی ئەم پرۆسەی کە لە ئارادایە یا بە پاراڵێل دەگەڵ ئەو پرۆسەی کە لە ئارادا هەیە کۆمەڵێک دەست پێشخەری، کۆمەڵێک ئینسیاتیڤ دەست پێ بکرێت بۆی کە هەم چاودێری ئەم پرۆسەیە بکردرێت وەکو لایەنی سێهەم، واتە کۆمەڵگای مەدەنی وەکو لایەنی سێهەم بێتە ناو پرۆسەکەیەوە، هەم چاودێری ئەم پرۆسەیە بکە و هەمیش
کۆمەڵگا دەرفەت و دەرەتانی بەشداربوونی ئاکتیڤی لە ناو سیاسەتی ئاشتیدا هەبێ، لە ناو سیاسەتی دموکراتیکدا هەبێ. ینی جاران لە پرۆسەکانی ڕابردوودا خاڵێک کە زۆر باسی لەسەر دەکات کۆمیتێ حقیقت بوانێ کە دەبێت کۆمیتێک کە بێ کۆمیتی حقیقت بێ بەدادا، چونکە لە بۆ ئەو تاوانانەی کە هەردوولا لە پرۆسی 30 ساڵ شەڕدا لە بەرامبەرێکتردا کردویانە. ئێستا کە لایەنە سیاسیەکان باسی ئەمە ناکەن، خۆر کۆمەڵگەی مەدەنی دەیتوانی باسی ئەم بابەتە بکات. دەتوانرا دەستپێشخەریەک لە نێوان چەندین ڕێکخراوی مەدەنی ساز بێ، ئەم دەستپێشخەریانە بۆ خۆیان ڕۆژانە دەست پێ بکەن، لێکۆڵینەوە بکەن لە چوارچێوەی حقیقەتی تاوانەکاندا و هەفتانە مانگانە کۆبوونەوە و پرس کۆنفرانس ساز بکەن، پەردە هەڵبدنەوە لەسەر کۆمەڵێک دیاردا، پەردە هەڵبدنەوە لەسەر کۆمەڵێک شت کە لەم پرۆسەیەدا ئیش ناکە، یا ئەو ترس و فکارانەی ئەو ئیدعایی کە بەڕست کاڵکان دێکە کە ئێمە فری دەدرین، دەتوانرا لە پرۆسەی ئەم یەک ساڵەدا کۆمەڵگای مەدەنی ڕۆژانە ئەمە بێنێتە سەر زمان و باسی بکات و وەکو بۆمبایەک وەکو قەمبەڵەیەک لە ناو خەڵکیدا نەتەقێنرێتەوە. ئەم پێم وابێ لێرەدا گرینگە ئێستاکەش کە درەنگ نەبوو ئەم پرۆسەیە ببێتە پرۆسەیەکی دموکراتیک و شۆڕ بێتەوە بۆ ناو کۆمەڵگای کوردستان و کۆمەڵگای تورکیا. چەندە ئەم پرۆسەیە وەکو دیالۆگێکی نهێنی شاراوە لە نێوان ئیمراڵی ئەنکارا و بە سێ-چوار مێکانیزمی پێچەڵ بگەڕێتەوە قەندیل، ئەبەو جۆرە لەو سێ گۆشەیەدا سنووردار بمێنێتەوە، ئەم پێم وابێ مەترسیەکانی ئەم پرۆسەیە زۆر زیاتر دەبن هەتاکوونێ دەستکەوتەکانی. کۆتا خاڵ ئەوەیە کاکی واگەتۆ سەرنجدا بێ هەموو پرۆسەکانی پێشووی ئاشتی کە لە ئارادا هەبوون، قەندیل ڕۆڵێکی ئەگزا زۆر بەرچاوی هەبوو، یا بڵێن یەکێک لە گۆشەکانی ئەم پرۆسەیە بوو کە ئاکتیڤ بەشداری پرۆسەکەدا بوو. لەو پرۆسەیەدا قەندیل لە دەرەوە هێشتراوە وانێ و ڕۆڵێکی ئەگزا زۆر چالاک بە قەندیل نەبەخشرا لە پرۆسەی ئاشتیدا. ئەلێرەدا ئەمن یەک شت باز دەکەم، ئەگەر بە جۆرێک تێگەیشتنێک لە نێوان ئیمراڵی و ئەنکارادا هەبوو بێت کە لە ئەگەری بەشدارکردنی قەندیل یا هیندێک لایەنی دیکە لەوانەیە پرۆسەکە بەلاڕێدا بچێ، یا لەوانەیە ریسکی لە بارچوون ساز بێ، یا لەوانەیە ئێران مداخلەی پرۆسەکە بکە یا هەرچێکی بێ، ئەوان لەو پرۆسەدا هەوڵیاندا ڕێبازێکی نوێتر یا مۆدێلێکی نوێ بۆ دانوستاندن و موافزات بەکاربێن. بەڵام ئەوەی کە لەو پرۆسەیەدا نوێ نەبوو ئینفراستراکچەری ئەم پرۆسەیە بوو. ئینفراستراکچەر ئەوەی کە بە تورکی پێ دەڵێن ئاڵتیاپی، وای پێ ناڵێن بە تورکی ئاڵتیاپی؟ بەڵێ ئاڵتیاپی یا بناغە یا ژێرخانی ئەم پرۆسەیە، مێکانیزمەکانی ئەم پرۆسەیە. ئەگەر دەهویسترا پرۆسەیەک بێ کە دەگە پرۆسەکانی دیکە جیاواز بێ، کەواتە دەبا لە مێکانیزمەکان و لە ژێرخانی مزاکرات و پرۆسەی ئاشتیدا کە بڵین ئەمە سیستەمێکی دەوێت، ئەمە بیرۆکراسیەکی دەوێت، دەبا لەوێدا گۆڕانکاری هات بە ئاراوە. ئێستاکانە مەسەن خاڵێک کە جگای ڕخنەیە ئەوەیە چ پێویست دەکا هەیئەتێک ساز بووە بەناوی هەیئەتی ئیمراڵی وەکو پرۆسەکانی پێشوو و بەردەوام لە نێوان دەوڵەت و ئیمراڵیدا بێت و بچێت و جاروبارە نێوان ئیمراڵی و قەندیلدا بچێت. ئەگەر قەرار بوو ئەم پرۆسەیەکی جیاواز بێت، دەبا لە بیرۆکراسی ئەم پرۆسەیەدا جیاوازێک هات بە ئاراوە. مادام 2 ساڵ بەپێی ئەو زانیارانەی ئێستاکە لە ئارادەیە 2 ساڵ پێش ئەوەی کە ڕایگشتی ئاگاداری ئەم پرۆسەیە بێ، ئەم پرۆسەیە لە نێوان ئۆجلان و ئەنکارا دەستی پێکردو، گفتوگۆ هەبوو، دیالۆگە بۆ هاتوچۆن هەبوو. کەواتە مادام ڕۆژانە دەوڵەت پێشوەی کە ئەم پرۆسەیە بە ئاشکرا دەست پێ بکات توانیویەتی کەی پێخۆش بێت لەگەڵ ئۆجلان و هەیئەتی ئیمراڵی کە جیراوەکانی دیکەن لە ئیمراڵی دیدار بکات، دانوستاندن بکە، چه پێویستی بەوە دەکرد کە هەیئەتێکی لەسەر ناوی دەم پارتی بهێنرێت لە نێوانی ئیمراڵی و لە نێوان ئەنکارا و لە نێوان قەندیلدا ڕۆژانە بێت و بچێت و ببێتە هۆکارێک کە ئەم پرۆسەیە هەم ئەوەی کە ئێگزا زۆر بێتە پرۆسەیەکی هەنتاڵ، پرۆسەیەکی تەمبەڵ، بیرۆکراسیەکی هەبێت کە ئێگزا زۆر کات بکوژێ، لە کاتێکدا کە بەڕاستی چەندە کات دەکوژێت لەو پرۆسەیەدا زیانی مەترسیەکانی زیانگەیاندن بەم پرۆسەیە پەرەدەستێنێت
مەترسیەکانی زیان گەیاندن بە دەم پارتیش دەست ئەوە دەبێ ینی سبەینی ئەو پرۆسەیە سەر نەکەوێت ئەوانەی دەم پارتی دەبێ هەر هەمیان وەکو دەمیرتاژ بخرێنە زیندان بەڕاستی هەمیان لە پەرلەمان دەربکرێن هەمیان حەسانەی پەرلەمانیان لێ بستێنیەوە بیان خەیە زیندان ئەمەش هەیە ینی دەم پارتی ئەوە چەند جارە ینی هەدە پەش پێشتر ڕۆلی پۆستەسی دەبینێ لە زیاتەوەی بەخۆی سیاستکە بەخۆی لە بۆ ئاشتیکار بکە ڕۆلی پۆستەسی پۆستەی ئۆجران لە بۆ دەوڵەت دەبە دەوڵەت بەخۆی لەگەڵ ئۆجراندا دەنیشێ ئۆجرانش بەخۆی لەگە دەوڵەتدا دەنیشێ ینی ئەو پۆستە بەڕاستی بێمعنایە ئەو پۆستەچیتی ڕاستان بۆی پێوە لە ساڵ ڕۆژی ئەم پرۆسەیەدا دەبا هەیئەتی ئیمراڵی یەکدانە پرس کۆنفرانسیان دانابە بە دیالۆگ لەگەڵ بەڕێز ئۆجلان باسی وایان کرد بە کە بیروکراسی ئەم پرۆسەیە بیروکراسیکی کاتکوژە چونکە من بۆ ئەو قسەیە دەکەم لە بیرما ئەگەر چاکم لە یاد بێ لە پرۆسەی 2013 کە ئەو دەم پرۆسەیەکی نوێی ئاشتی لە ئارادا هەبوو یەکێک لە کاربەدەستانی ئاکپ لەسەر ڕاگەاندنی یەکێک لە کاناڵ تورکیەکان باسی ئەوە کردی ئێمە چ دەبێ با شانسێک بدەین بە ئەو ڕێبازە 40 ساڵە شەڕ دەکەین با 40 ساڵیش مزاکرە بکەین دەزانی ئەمە ڕێک بەکارهێنانی مێتۆدەکانی ئیسرائیلە بۆ ڕوتینێزەکردنی بزوتنەوەی فلیستین و لە دەرەنجامی ئەم پرۆسەیەشدا هەرسهێنان و بەلاڕێدابردننی ئەو شۆڕەشە ئەو شۆڕەشێکێتەوە بخۆزانی سەردەمانێک پێشنگایەتی بزوتنەوەی چەپ و سوسیالیستی ڕۆژهەڵاتی ناوڕاستی دەکرد ئەم ڕۆکانە بۆ تێکی لە دواکەوتوترین بزوتنەوەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست لە ئیسلامی سیاسی و سەلەفی و ئیخوانی بە ولاوی چی دیکە نوێنەرایەتی ئەم پرۆسەیە ناکە لە تەنیشتەوەش کۆمەڵێک کەسانی گەندەڵ و ئەوانە لەسەر ناوی حکوومەتی فلیستین ڕۆژانە قەڵەوتر و دەبن و خۆیان پێدەگەێنن مەترسی ئەمە ئەلێردا ئەوەیە ئەو بیروکراسیەی کە ئێستاکە لە پرۆسەی لەم پرۆسەی ئاشتیەدا یا بڵێن پرۆسەی دیالۆگی کە لە ئارادا هەیە ئەم پێم وایە ئەگزار زۆر مەترسیدارە کات دەکوژێ و ئەگەر مەترسیەکانی بەردەم ئەم قۆناغا زیاتر و زیاتر دەکات بە کورتی ئەبە جۆرە کۆتایی ئەبم بەشە بێنم و دەژبێ بەڕاستی کە دوای ساڵێک کۆنفرانسێک کۆنگرەیەک لە ئامەد ساز بکرێت بۆ ئەوی کە خوێندنەوەیەک بکرێت بۆ ئەو ساڵە لە پرۆسەکە تێپەڕبوو خەسارناسیێکی ئەم پرۆسەیە بکەن کە ئەم ساڵە چۆن تێپەڕبوو کۆمەڵگای کوردستان دەڵەچی خەڵکی ئامەد دەڵەچی کۆمەڵگای مەدەنی دەڵەنچی دەم پارتی دەڵەچی و دەرەنجامی ئەم کۆنفرانسەش بکرێتە پەیامێک بدرێت بە بەڕێز ئۆجلان و تێدا پێشنیارەکانی خۆشیان پێشکەش بکەن کە ئێمە پێمان وایە ئەم بیروکراسیەکی بە تورکی بڵێن ئیش لەفسزە ینی بە کەڵک بێ کەڵکە بێ فایدەیە بێ سوودە هەر بۆیە لەم قۆناغە بولاوە بیروکراسیەکی نوێ یا بڵێن ڕێبازێکی نوێ یا یۆنتەمێکی نوێ مۆدێلێکی نوێ پێشکەش بکرێت بۆی کە ئەم پرۆسەیە لێرە بولاوە بە چ جۆرێکی بەردەوام بکرێت پێداگریکردن لە مێتۆدەکان لەو مێتۆدانی هەیە لە ئەو ئاڵتیاپیەی کە ئێستاکانە هەیە ئەم پێم وابێ ئەگزار زۆر مەترسیدارە و دەبێت بە زووترین کات خوێندنەوەی بۆ بکردرێت بەڵام پێتوانیە یعنی هەرچیەک دەبێ بابە بێ کوردەکان ویانیش بزوتنەوەی ئۆجەلانی بەخۆی نابێ ئەو مێزەیە بەجێ بێڵێ مەبەستم مێزی گفتوگویە یعنی ئەوان نابێ بەجێ بڵێ لەوانەیە دەوڵەت و لەوانەیە دەسەڵاتی دەوڵەتی تورکیا ڕۆژێک ئەمە بەجێ بێڵێ چونکە ئەوان بە مەبەستێکی ئەمنی دەستیان بۆ پرۆسەیە کردووە ئەوە بۆ چوونی منە یعنی دەوڵەتی تورکیا نەک لە سەردەمی کۆماری تورکیای مۆدرن لە سەردەمی عوسمانیەکانیش مەسەڵەن تەنزیماتی عوسمانی تەنزیماتی یەکەم لەسەر چ بنەمایەک دروست بوو لەسەر بنەمای ئەو فکرە کە کریستیانەکان لە ئێمە جیا دەبنەوە مەبەستیان یۆنان و بڵغار و دەوڵەتانی باڵقان بوون لە ئێمە جیا دەبنەوە دەبێ ئێمە کرانەوەیەک بکەین کە کریستیانەکان ئەم جارە نەیان هەوێ جیا بنەوە لەگەڵ دەسەڵاتی عوسمانیدا ببینن بەڵام لە عەقڵ و بۆچوون و هەڵسوکەوتدا دیسان مسلمان لە پێش کریستیانە مسلمان دینی ئاخیرەتە دینی خوایە کریستیان بچوک دەبینی یعنی عەقلیەتی مەذهبی هەروایە
يعني هیچ مەذهبێک نییە مەذهبەکانی دیکە بچووک نبینێ دەڕاستیا ئەگەر بڵێ ئەوانە هەموو مەذهبی خوانەوە ئەوە قسەی دیوەخان و دیپلۆماسیەتێکی فوتێکراوە ئەمە سەری نەگرت لە سەردەمی کۆماری تورکیاشدا ئیتر هەموو پرۆسەکان ئەوەی ساڵی 1993 یعنی لە بەهۆی گۆڕانکاریەکەی عراق بوو وابزانم دەستی پێکرد ئەوەی ئێستاکەش ئەو گۆڕانکاریانەیە کە ئیسرائیل دەیەوێت لە ناوچەکە بیکەوە یانیش ئێران لە مەترسیدایە و دەوڵەت نەتەوە لە مەترسیدایە با بڵێن ئەمانە هیچ کامێکیان نەبوونە مەترسی بۆ دەوڵەتی تورکیا ئیتر ئەو مێزەی بەجێهێش کوردەکان بەڕای من نابێ بەجێ بێڵن دوو دەمەوێ ڕای جەنابەت وەربگرم یعنی ئەگەر هاتوو پرۆسەکە هەڵوەشایەوە شتێک دەمینێ یعنی زۆر شت لەوانەیە بگەڕێتەوە زۆر ئالتەرناتیفی دیکە حیزبی دیکە تێکۆشانی دیکە بەڵام پێت وایە جارێکی تر شەڕی چەکداری بگەڕێتەوە یان ئەوە کاتی نەماوە و شتێکە ئەکسپایر بووە و بە هیچ شێوەیەک جگە لە زەرەر هیچ ئەنجامێکی دیکەی نابێت لە بەرامبەر تورکیادا مەبەستمە کاکیوە ئەمن دیارە باش مەبەستەکەی خۆم نەگەیاندەوە بە هیچ جۆرێکم لە بڕوایدانیم کە لایەنی کوردی مێزی گفتوگۆ بەجێ بێڵێ ئەم دەڵم بیرۆکراسیەکانی ئەم پرۆسەیە دەبێت گۆڕانکاری بەسەردابێت ینی گۆڕانکاریکردن لە پرۆسەی یا بڵین لە مێکانیزمەکانی دانوستاندن و چاپێکەوتن گۆڕانکاری لە بیرۆکراسی مزاکرە شتێکە بەجێهێشتنی مێزەکە شتێکی دیکەیە بۆیە ئەلێرەدا باش بۆ تۆ ئاماژە پێکرد بۆ باشتر ڕوونکردنەوە من بەڕاستی لە مزاکرە لە خەباتی سیاسی خەباتی مەدەنی بولاوە من هیچ ئالتەرناتیڤێکی دیکە لەو پرۆسەیەدا نبینم من لە بیرما 2017 کە ئێمە بەیەکەوە من و تۆ کاکۆگەر پەنجەرە میدیامان ساز کرد بوو یەکێک لە بەرنامەکاندا ئەو کات 2017 بۆ خۆم ئەو کاتی باسم ئەلەوە کرد کە شەڕ ینی کۆتایی پێات ئەو کاتتم لە مێژە شەڕ کۆتایی پێاتەوە ینی شەڕ بۆ خۆی خەباتی چەکداری خەباتی لەشکری ئیفلاسی کردو ئەوە ئەو دەم ئێوەش هەمومان هاوڕابووین من و تۆ کاکۆگر لەسەر ئەو خاڵەکە خەباتی چەکداری بە ئەو ڕێبازە بە ئەو مێتۆدەی بە هیچ جۆرێکی ناتوانێت بەردەوام بێ و بینیمە شەوێ ئێوە دەگەڵ بەڕێز ناوکەیم نویچەوە بەڕێز محەممەد عومەر ئەوی سەدیق حەسەن شکری سەدیق حەسەن شکری ئێوە لێدا باستان لەوە کرد کە پارتیکەرەکارانی کوردستان بەشێکی زۆر لە هەرێمەکانی زاپی بەجێشتۆ بەشێکی زۆر لە هەرێمەکانی بادینان تەنانەت شەکیف ئێستاکانە دەوڵەتی تورکیا خەریکە ڕێ و ڕێگای سیارەی بۆ دەکێشێت ئەوانە ئەمانە جاران قۆڵایی جەرگەی هەرێمەکانی مەدیا بوون هەرێمەکانی ژێردەسەڵاتی گەریلادا بوون شەکیف شوێنێک بوو کە گەریلا بە ئازادی سەرکردایەتی پارتیکەرەکارانی کوردستان بە ئازادی بۆ منتەقەدا منتەقەی بوو کە سەداسەد لە ژێر کۆنتڕۆڵی گەریلادا بوو بەڵام ئێستاکانە ئەو زانیارانەی ئێوە ئاشتاتان کرد کە بەڕاستی ئەگام لە بارودۆخی سەرعەرد لەسەر لەو شوێنانە نییە بەڵام زانیاریەکانی ئێوەش زانیاری زۆر شۆکێنەر بوون ئەم بەخۆم شۆ بوون کەتان کارەکە گەیشتۆتە ئاستێکی کە دەوڵەتی تورکیا خەریکە جادە دەکێشێتە سەر شەکیفی و ئەگەر بەو جۆرە بوو بێ ئەو زانیارانەی ئێوە دروست بێ کە تا ئێستاکەنا ئێوە زانیاری هەڵەتان بڵاو نەکردوەوە چەندێ من بەدووادا چۆنم کردو و ئەوەی کە هێزەکانی پارتیکەرەکارانی کوردستان خەریکن بە درێژایی سنووری ئێران عێراق ئێستاکانە تونێل ساز دەکەن و لەو جوغرافیای خۆیان بەجێ دەکەن کەواتە بە جۆرەکان ئیتر تورکیا و باکووری کوردستان جوغرافیای پراکتیکی گەریلانیە لەوانەیە تۆ بتانی کەنجە بتەوێت دوو کەس بنێری بۆ چالاکیێکی ئینتحاری وەکو ئەوەی کە لە دژی شەریکەی بایڕەکدار پارەکە شتێکی بۆ جۆرە کردرا بەڵام بینیشمان کە کاریگەری ئەم چالاکیانە چەندە لاوازە چەندە سنووردارە دووکەوە کاریگاری ڕۆژاوا دەبێتە ئامان زیانی وای بێگومان جا بۆیە ئەمن ئەم پێم وایە هەر هیچ نەبێ بۆ تورکیا و هەر هیچ نەبێ بۆ باکووری کوردستان قۆناغی شەڕی چەکداری کۆتایی پێاتەوە
ئەو بزوتنەوەی مەجبورە ڕێوڕێبازی نوێی تێکۆشان بەکاربهێنێ بۆ بەرەنگاربوونەوە دەگەڵ ئەو دەسەڵاتە سەرڕۆیە کە ئێستاکە ئەردۆغان و ئاکەپە نوێنەرایەتی دەکەن و لە هێشتاوەش خۆیان حازر بکەن بۆ ئەو سیستەمە یا ئەو سەرکردایەتی سیاسی کە لە دوای ئەردۆغان دەهەوێ بێ دەست بەسەر ئەو جوغرافیادادا بگرێت یا دەست بەسەر دەوڵەتی تورکیادا بێت. چون ئێستا دەزانین دوو لایانی ناکۆک بەرامبەر بێکترهێنن، لایەنێک کە ئەردۆغان نوێنەرایەتی دەکات و سەرپشتی دەکات و پێشەنگی ئەم سیستەمە، لایەنێکی هاکان فیدانە کە بەپێ ئەو زانیارانەی ئەمن هەمە ئێستاکانە هاکان فیدان و سەرۆکی میت ئیبراهیم کاڵن لە زۆربەی خاڵە استراتیژیەکاندا لەگەڵێکتر ناکۆکن. ناکۆکان گەشتۆتە ئاستێکی کە ئیتر مەسلەوە ئەمنێک کە هیچ کارەمە تەناکاری تەحلیل و ئەو زۆرشتانە دەکەم، ئەمن ئاگادارم، جاگە من ئاگادار بم دیارە هەموو دنیا ئاگادارە، ئەوە ئێستاکانە تۆ ئاگاداری هەموو کەس ئاگادارە. ناکۆکانی استراتیژیکی ناکۆکی استراتیژیکانی ئەم دووبەرەیە ڕۆژانە کاریگەری هەیە لەسەر تورکیا، کاریگەری هەیە لەسەر سووریا، کاریگەری هەیە لەسەر عیلاقاتی دەوڵەتی تورکیا لەگەڵ جیهانی دەوروبەری خۆی. تاوان گەشتووە ئاستێکی کە هاکان فیدان دەتوانێت ڕۆژانە ئەردۆغان وە درۆ بخاتەوە بە ئاشکرا. دوای سەردانەکەی واشنگتۆنەوە بینیتانی چۆن هاکان فیدان ئەردۆغانی تووشی ڕسوایەکی گەورەی سیاسی کرد کە فڕۆکەی بێ مانتۆر مەبەستەوێ فڕۆکەی بێ مانتۆر سازی دەکەن فڕۆکەی بێ ماتۆرن. ئەمە بۆ ئەردۆغان هەم پەیامێک بوو، هەمیش بەڕاستی ئامانجەکە ئەوە بوو کە بە هیچ جۆر سەفەر بۆ ئەمریکا و دیدار دەگەڵ ترامپ نەبێتە هۆی ئەوەی کە ببێتە هۆی پوئێنێکی سیاسی گرنگ بۆ ئەردۆغان لە ناو سیاسەتی ناوخۆیدا. جا بۆیە من پێش ئەوشم پێ وایە کە دەوڵەتی تورکیا چەندە کورد ئێستاکانە پێویستی بە پرۆسەیەکی سیاسی هەیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. دەوڵەتی تورک دوو قاتی کوردەکان پێویستی بە ئەم پرۆسەیە، چونکێنێ بەڕاستی کوردەکان شتێکیان نییە کە ئێستاکە بیدۆڕن وانە، بەڵام دەوڵەتی تورکی ئێستاکە لە پرۆسەیەکی سیاسیدایە کە خەریکە هەموو شتێک دەدۆڕێنێت. ئەوە دەیبینین لە سووریایەک کە زیاتر لە 15 ساڵان هەموو استراتیژی خۆی بە سووریاوە کلید کرد بۆ سەرخستنی ئیخوان و موسلمین. ئێستاکە ئێمە دەبینی ئیخوان و موسلمین نەک تەنها لە سووریا ناتوانێت ببێتە گوتاری زاڵ و بێتە ئایدۆلۆژیای دەوڵەت، بەڵکو ئیخوان و موسلمین خەریکە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیفلاسی پێدەکرێت و پاشەکشەی پێدەکرێت. ئیخوان و موسلمین لە شەڕی سووریادا وەک کەرەسەیەک بەکارهێنرا، لە 7 ئۆکتۆبرشدا باشترین دەرفەت کەڵکی هەبوو، کەڵکی خۆیان لێوەرگرت. ئێستاکانش کە کەڵکی نەماوە لە پرۆسەی ئەو گۆڕانکاریانێک کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەکرێت ئیدێ و دەحفەی داهاتوویەک بۆ ئیخوان و موسلمین بەڕاستی نەماوە. و ئەمە دۆڕانی ئایدۆلۆژیای دەوڵەتی تورکیایە. ئەومان لەبیر نەچێت. یعنی لە قسەکانت وا تێ بگەم کە بەڕێوەبەرایەتی ئەحمەد شەرع بەڕێوەبەرایەتێکی کاتیە؟ نەک بەڕێوەبەرایەتی کاتێ، بەڕێوەبەرایەتی ئەحمەد شەرع بە هاتنە سەر دەسەڵاتی لەو ڕۆژەیە و کاتنەوە دەسەڵات مەجبور بۆ ڕۆژ بە ڕۆژ چ لە ڕۆی ئایدۆلۆژی، چ لە ڕۆی پێکاتەیی، چ لە ڕۆی ڕێکخراوەی، چ لە ڕۆی ئابووری ببێتە بزوتنەوەیەک کە لە بنەمادا دەگەڵ ئیخوان و موسلمین لە ناکۆکیدایە. ڕۆژ بە ڕۆژ ئەو پرۆسەی کە مەشروعیەت ئێستاکە بدەن بە حەتەشە بە جەولانی، پرۆسەی داماڵینی دەوڵەتی نوێی سووریا لە ئیخوان و موسلمین بەڕاستی ئێوە تەماشا بکە هەر هەنگاوێک هەڵی دەهێننەوە بۆ مەشروعیەت پێدان بە شوشتنەوەی جەولانی لە سیاسەتی ناودەوڵەتیدا لە بەرامبەر ئەو تعویزاتانەیە کە لەدەستێن. گەورەترین تعویزاتی مێژووی دەوڵەتی سووریا بۆ ئیسرائیل لە دەوڵەت لە سەردەمی جەولانیدا کراوە، لە سەردەمی بە دەسەڵات گەیشتنی ئیخوان و موسلمیندا کردراوە لە سووریا، لە سەردەمی ئەوەندایە کە جوغرافیای سووریا جوغرافیایەکی حەستیار وەکو بەرزایەکانی جەولان دەکەتە دەستی ئیسرائیل و نەکە ئەو منتەقەیەکی ئەگزاز زۆر زیاتریش هەتاکو 300 کیلومتری شام ئیسرائیل دەخاتە ژێر دەسەڵاتی خۆیەوە و دەوڵەتی ئێستاکانی جەولانی ئامادەیە دەگەڵ ئیسرائیل بکوێتە ڕێکەوتنێک و ئەو شوێنانێک کە ئێستاکانی ئیسرائیل هاتوون وەکو جوغرافیای ئیسرائیل قبولی بکات، دانی پێدا بنێ. واتە
بەدەسەڵات گەیشتنی ئیخوان المسلمین لە سوورەیەدا بەڕاستی سەردەمی ڕەزاڵەتی ئیخوان المسلمین بە پێی ئایدۆلۆژیای ئیخوان المسلمین بازەوە دەکەم چونکە ئێمە یەکشمانە بینەسی ئیخوان المسلمین ڕاستە بزوتنەوەیەکە بەڵام ئەم بزوتنەوەی بە پێی ئەو وڵاتانی کە تێدا کاری کردووە خاوەن تایبەتمەندی خۆی هەبوو مثلا ئیخوان المسلمین لە کوردستاندا لەگەڵ ئیخوان المسلمین لە مصر جیاوازە ئیخوان المسلمینی مصریش لەگەڵ قەتەر جیاوازە قەتەر لەگەڵ تورکیا جیاوازە ئیخوان المسلمینی سووریا لە هەشتاکانەوە هەتاکوین ڕۆژی ئەمڕۆکانەی ئێمە تەماشا بکەین هەمیشە بێکشتی بەناوبانگ بوو ئەوە بوو کە ئیخوان المسلمینی سووریا ئیخوان المسلمینی هەری ڕادیکاڵ و هەری توندیتیش بووە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و پراکتیکی ئیخوان المسلمینی سووریا لە 1982 هەتاکوونی ڕۆژگاری ئەمڕۆکانە ئەومان پێدەسەلمێنێ کە چەندە بزوتنەوەیکی ڕادیکاڵ و تینووی خوێن و بزوتنەوەیەک بۆ کە دەستی بۆ تند و توژی و زەبر و زەنگ و تێڕۆر و هەموو ئەو زۆرشتانە بردووە هەر بۆیە ئەم پێم وایە کە دەوڵەتی تورکیا ئەوە باسەکە پێواز بوو بە دەوڵەتی تورکیا لە ڕووی ئایدۆلۆژی لە ڕووی سیاسی لە پرۆسێکی ئێکزا زۆر زەحمەتدایە بە تایبەتی ئێستاکانە کە دوو ڕۆژی دیکە ئەگە هەڵە نەبم نابوو پێ 24 مانگە هەڵبژارنەکانی قوبرس دەکردێ باکووری قوبرس بە پێی هەموو ئەو داتایانەی کە ئێستا لە بەردەستدا هەیە لایەنی دژە دەوڵەتی تورکیای باکووری قوبرس ئێستاکە لە پێشە و کۆمەڵگای قوبرسی باکووری قوبرس کە لە بن داگیرکاری دەوڵەتی تورکیا لە ئاستی کۆمەڵگادا خەڵک هاتۆ تا وەزاڵە هاتۆ و دەڵێن دەمان هەیە بینە بەشێک لە ئەوروپا بۆ ئەوەی کە ژیوی ژیان باش بێ بۆی کە کێشەی کار چارەسەر بێ بۆ ئەوەی کە بتوانن بە هاسانی بەبێ ڤیزا لە ناو ئەوروپادا سەفەر بکەن و بێن و بچن بەشێک لە دەوڵەتی تورکیا بوون یا داگیر کراوبوون لەلایەن دەوڵەتی تورکیا و بە قوبرسی باکوور هەتا ئێستاکانە بۆتە بەڵایەکی گەورە کە ئێستاکە کۆمەڵگا دەیەوێت خۆی لێ خلاص بکە جا بۆیە دەوڵەتی تورکیا و ئازەربایجانێک کە لە شەڕی ئەرمەنستاندا دەوڵەتی تورکیا ویستی نەگویستی هەموو هاوکاریەکی پێشکەش کرد ئەم ڕووکانە ئازەربایجان هاوپەیمانێکی زۆر استراتیژیکتری دەوڵەتی ئیسرائیلە هەتا ئەوەی کە هاوپەیمانێکی سەرەکی پەیوەندیشی لەگەڵ قوبرسی یۆنانی زۆر خۆشە پەیوەندی خۆشتر کردو دانی پێداناوە یعنی تورکەکان بەخۆشیان باسییان کرد ینی ئەوانە و چاوەڕوانیان نەبوو ئەوەیان کرد کاک سدیق حەسەن شوکریش باسی لەوە کرد ینی شەڕی ئایندە ئەگەر شەڕێک ببێ شەڕی نێوە قوبرس و یعنی یۆنان و تورکیا هەر لە بۆ هەندێک تورکیا موشکی S400 لە رووسیا کڕیەوە تاوەکو ئێستا نایهوێ ئەو موشکانە بکات چونکە بەتەنیا بەو موشکانە ئەتوانێت دژایەتی فڕۆکەکانی ناتۆ بکە باشە کاک شەماڵ با لەوە بچینە دەرێ وا دیارە مەسەلەی سووریا زۆر دەچێژێ مەسەلەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و قوبرس و تورکیا زۆر ئەوە دەچێژێ ئێمە باسمان کرد کە پەکەکە لە بادینان پاشە کشێ دەکات جگە لە چیای گارە لە شوێن دیکە نەماون گارە شوێنێکی استراتیژیە جێگایەکە کە دەکەوێتە نێوان شنگال و ڕۆژ ئاوا و ناوچەکانی دیکەی گەریلا یعنی ئەگەر گەریلایەک لە شار لەوێ بیهێ بچە شار دەبێ گارەیەک هەبێ لەوانەیە بۆ ئەو مەبەستە هەتا ئێستا هێڵدرا بێتەوە گارەیەک بەڵام لە ناوچەکانی دیکە هەمویان وەکوتم باس یعنی کاری تونێل لێدانە یعنی تەنانەت حەفارە و بڵدۆزەری گەورە ئەستە ناو تونێلەکان ئەمانە هەمویان دیارن و ئەوان بەخۆشیان لە تەلەڤیزیۆن بەشێکیان بڵاوکردنەوە بەڵام من زانیاری زیاتریشم هەیە کە ڕۆژانە چۆن لە بەغدا و لە بەسڕا ماکینەی زۆر سەخت دەکردن و دەیبەنە ئەوێ لە قەڵادزێ لە ئەوە دەوڵەتی تورکیاشە تاوەکو ئێستا لەو بارەیەوە یعنی ئەوەی من چاودێریم کردبێ ناکۆچی یعنی شتێکی ڕانەگەیاندووە سەیدەکە لەمەدایە ئەمە یەک دووەمینیان ئەمڕۆکە وابزانم 10 ساڵ بەسەر ڕێککەوتنی ئەتۆمی نێوان ئێران و وڵاتانی G5 یان G6 G5 پلوس وانی پێدەرنچیە شتێکی وایە ئیتر ئەمڕۆکە تەواو بوو لێ پێشتر وڵاتانی ئەوروپا هەڵوێستی خۆیان نیشاندا ئابلۆقەی خۆیان
دووبارە کردەوە و سەختتریان کرد لەسەر ئێران لە دوای 7 ئۆکتۆبەر ئێمە شەڕی 12 ڕۆژیمان بینین و ئیتر ئەم شەڕە نەک هیچ کامێک لەو لایەنانە نەیان بردەوە 100% هەردوو لە ئیتر زیانیان بەرکەوت هەردوو لە توانیان کارتی تەحەدایی لە بەرامبەر یەکتری بەکاربێنن یەکێکیان بە موشک ئەوەی دیکە لە ڕێگەی ئاسمان و جاسووسەکانیەوە لەناو ئێراندا چاوەڕوانی چیەکەی لە ئێران و تایبەت بۆش لە کوردستانی ئێراندا چ گۆڕانکاریەک دێتە ئاراوە کاکیوا وا دیارە ئێران بە جۆرەکان کەوتۆتە سەر رەولێژیەک لەسەر هەورا کەوتۆتە سەر هەورازێک و هەرچی دەکا لە دەرەنجامی سەرەتا شۆڕشی ژینژیان ئازادی ئەو تەحلیلە هەبوو کە ئێران ئۆتۆریتەی ئایدۆلۆژی خۆی لەدەستداوە ئۆتۆریتەی بەسەر کۆمەڵگا و نرخە ئایدۆلۆژیەکان کە توانی بووی بەسەر کۆمەڵگایدا بسەپێنێ لە ڕێگای دەستگا سەرکوتکارەکان ئەمەی لەدەستداوە بەڵام هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران ئەوەی کە وەکو شەڕی 12 ڕۆژە ئێستا بناو دەکرێت شەڕی 12 ڕۆژە ئەم پرۆسەیی ئێکجار زۆر ڕادیکالیزەتر کرد و زۆر خێراتریشی کرد ئێستا کانە ئەگەر مرۆڤ سەرنج بدا کۆمەڵگای ئێران لە جادەیەک دەڕوا دەسەڵاتی دەوڵات ئۆتۆریتەی دەوڵات بە جادەیەکی دیکەدا تێپەڕ دەبێت واتە بە جۆرەکان دوودانە شەقامی پارالیل هەیە کە ناکەونەوە سەر یەکتر ئەمە وهای کردو کە ئیتر ڕۆژ بە ڕۆژ یەک پێشترش ئەم ئەوم تو ئێستاکەەوەی دوارە دەکەمەوە کە بازنەی لاینگرانی ئایدۆلۆژی دەوڵەت ڕۆژ بە ڕۆژ تەنگتر و بچووکتر دەبێتەوە واتە ئەو کەسانی کە لە ڕووی ئایدۆلۆژیەوە پەیوەستن بەم سیستەمە سیاسیە یا بڵین بە جۆرەکان گرێدراوی ئەم دەوڵەتەن هەژماریان ڕۆژ بە ڕۆژ کەمتر دەبێتەوە دووهەمیش دەوڵەت ڕۆژ بە ڕۆژ ئۆتۆریتی خۆی لەسەر کۆمەڵگا لەدەست دەدا مەسەلەی ژنان ئەگە تەماشا دەکەی ئەمڕۆکانە لە زۆربەی شارەکان لە زۆربەی شارۆچکەکان مەسەلەی حیجاب کە جاران پرستیژی ئایدۆلۆژی دەوڵەت بوو و بە وەکو یەکێک لە پارامێترەکانی ئۆتۆریتەی دەوڵەت بەسەر کۆمەڵگا لێک دەدراوە ئەمڕۆکانە ژنان لە تارانەوە بگرە حتا شارەکانی دیکە حیجابیان فرەداوە و ئەمە ژنان بە پۆشاکێکی زۆر جیاوازتر لە جاران دێنە سەر شەقامەکان لەوانەیە چێک بڵێ پۆشاکی ژنان چه علاقەی هەیە بە مەسایلی سیاسی و بە ئەو دروشتانەوە علاقێکی زۆری هەیە چونکە وەکو گوتم پرسی ژن و ئۆتۆریتە و هیرارشی هێز و دەسەڵات لە ناو نیزامی جمهوری ئیسلامیدا بە جۆرێک سازکراوە کە پەیوەستە بە هیرارشیەک یا تەبعیزێکی جنسیەتی بەبێ ئەم هیرارشیە کە ژن لە پێگەی هەری خوارەوەی ئەم هیرارشیەدایە و سیستەمەکە سیستەمێکی پیاو سالارە سیستەمێکی دین سالارە و ڕۆژانە ئەمە ئاوێتەی ئایدۆلۆژیای دەوڵەت کراوە و لە ڕێگای دەستگا سەرکوتکارەکانەوە بەسەر کۆمەڵگادا دادەسەپێنرێ کاتێک تۆ دەبینی پۆشاکی ژنان خۆی لە خۆیدا دەبێتە جۆرێک لە بەرگری و لە پرۆسەی بەرگریدا کۆمەڵگا یاریەکە دەباتەوە تێکۆشانەکە دەباتەوە ئەمە نیشان دەدا کە دەوڵەت لەو جەبهەیەدا تووشی یەک شکستێکی ئایدۆلۆژی بۆ دووش مەجبوری پاشەکشە بوو کراوە پاشەکشەیەک کە لە ڕاستیدا پاشەکشە پێکردنێکی مەجبوریە لە ئەو شوێنەی کە پێی دەکوتێت بازنەی تایبەتی تاک و کۆمەڵگا لەناو کۆمەڵگای ئێرانیدا ئەم پێ وابێ لەو بڕواایدا کە ئێران زەحمەتە جارێکی دیکە بتوانێت ئەو ئۆتۆریتی زارایەوە بە تایبەتی ئەوەی کە ڕۆژانە پرسی ئابلۆقە ئەوەی کە ئێستاکە وەکو یا بڵین
وەکو سناپ باک باز دەکرێت بە فارسی پێڵەن مکانیزمی ماشە ئەو مکانیزمە جارێکی کە لە جی ئێران و ڕوژێنراوە هەرچەند لە ئەوەی کە ئێستاکانە تۆزێک سەر لە نوێ ڕوژانەوەی ئەو مکانیزمی تووشی کۆمەڵە کێشە کردو پرسی وڵاتی چین و رووسیا چین و رووسیا هاتوونەتە پێشی ئێران و گوتویانەکە چالاکردنەوەی مکانیزمی ماشە هیچ بنمایەکی حقوقی نییە. ئەمەش لە کاتێکدا دەکرێت کە سەرۆکایەتی کۆنسەی ئەمنی نەتەوە یەکگرتوەکان ئێستاکە ڕوو ماوەی 6 مانگان بە رووسیا دراوە ینی سپێردراوە. ئەمە ینی شتێکی ڕوتینیە کە هەر 6 مانگجارێک بە وڵاتێک دەست پێدرێت. ئێستاکە لەو قۆناغەدایە کە بە رووسیا سپێردا و رووسیا خەریکە ئەم مەسلەیە لە بەرامبەر وڵاتانی ئەوروپا بە تایبەتی کە لە مەسلەی ئوکرایندا دەگەڵ رووسیا لە شەڕێکدانا خەریکە زۆر بەباشی بەکاردەهێنێ و هەتا ئێستاکانە دیار نییە کە ئاسۆی مکانیزمی ماشە و گەڕانەوەی ئەم ئابلۆقانە چەندە دەتوانێت کاریگەریەکی بەرچاو لەسەر ئابووری ئێراندا بێت لەسەر ئەوەی کە ئابووری ئێران لە داڕماندایە یا تا ئاستێکی زۆر داڕماوە هیچ ئەمە شکێک گومانێک لێرەدانە تەنانەت لە بەرچاوگرتنی شکانی نرخی تمەنی ئێرانی و بەرزبوونەوەی دۆلار لە بەرامبەر تمەنی ئێرانیدا و تێپەڕاندنی سنووری 100,000 تمەنی لە بەرامبەر $1 ئەمە یەکێک لەو مکانیزمانەیە بۆ هەڵسەنگاندنی داڕمانی ئابووری ئێران و رووسیا و سین دەتوانن بە جۆرێک لە جۆرەکان نەهێڵن دۆخەکە زۆر لەوەی کە ئێستاکە هەیە خراپتر بێت. ئەویش چۆن بەکڕینەوەی ئەو نەوتی ئێران و غازی ئێران بەڵام ئەمە تەنها دەبێتە هۆی ئەوەی کە ئێران دۆخەکەی زۆر خراپ نبێ بەڵام نایەتە واتایە کە ئێران لەو قەیرانە ئابووریە بە فراوانی کە تێکەوتۆ ڕزگار دەکات و چەندەش ڕۆژانە کێشەی ئابووری لە ناو کۆمەلگای ئێرانیدا قوڵتر دەبێتەوە. مەسەلەی ناڕەزایەتیەکانی کۆمەلگا لە ئازادیەکانی تاکە کەسیەوە بگرە هەتا ئازادی سیاسی هەتا کوێ ئازادیەکانی ڕێکخراوەی ڕۆژ بە ڕۆژ میل و داواکاری کۆمەلگا جیلی زێت یا جێنەرێشن زی کە پێی دەگوترێت ڕۆژ بە ڕۆژ لە پەرەسەندندایە ئەم پێم وایە کە ئەمە وا دەکا ئێران لە دۆخێکی ئەگزاز ڕۆ زەحمەت دابێ مەگەم ئەوەی کە جارێکی دیکە هێرشێکی دیکەی بەفرەوان بۆ سەر ئێران بکردرێتەوە کە ببێتەوەی ئەوەی کە بە جۆر لە جۆرەکان مانەوە و نەمانی ئێران یەکلایی بکاتەوە بەڵام ئەمە زۆر لایەن هیوان لەسەر ئەمە هەڵچنیوە بە تایبەتی ئۆپۆزیسیۆنی ئێرانی هەم ئۆپۆزیسیۆنی سەرتاسەری کە خوان وەکو سەرتاسەری ناوزەت دەکەن وەکو پاشاخوازەکان پێیان دەگوترێت سەڵتەن تەڵەبەکان هەم هەتا ئاستێکیش پۆزیسیۆنی کوردیش چاوەڕوانی ئەوەیە کە ئایا جارێکی کە ئیسرائیل لە ئێران دەداتەوە یا ناداتەوە. ئەمن پێم وایە لەسەر بابەتە نووسینێکم هەیە کە شەڕ هەتا ئەوەی کە بە ئەنجام نەگا کۆتایی پێنایە دەبێت ئەم شەڕە بە جۆرەکان یەکلایی بێتەوە یان واتە لایەنێک لایەنی دۆڕا و بێلایەنێکیش لایەنی براوە بێ بەڵام پێویست ناکە هەمیشە یەکلاییکردنەوەی ئەنجامی شەڕ بە پێکدادانێکی گەرم بێ دەبێ ئەومان لەبەرچاو بێت کە ئیمکانی ئەوەی کە جارێکی دیکە لە نەکاو پەلاماری ئێران بدرێت هەمیشە ئەو ئەگەرە هەیە ئەم ئەگەرە لە ڕۆژی ئەمڕۆدا پسپۆرانی ئەو بوارە لە بڕوادان بۆ 125 دابەزیوە ئەمەش بەپێی ئەو پارەمترانەی بازاری جیهانی و پرسی نەوت و نرخی نەوت و ئەو جورشتانە هەڵدەسەنگێن بەڵام ئەومان لەبیر نەچێت کە دەوڵەتی ئیسرائیل و ترامپیش بە تایبەتی نیشانیان داوە کە ئەوان سیاسەتی خافڵگیری بەکاردێنن واتە هەوڵدەن لایەنی بەرامبەکان تووشی جۆرێک لە غەفڵەت بکەن بیخافڵێنن و لە نەکاو بە جۆرێک لە بناجۆی لایەنەکەی بەرامبەریان بدەن کە هەست پێ نەکە یا کاتێکیش هەست پێ دەکا چەندین ڕۆژی بوێ بۆی کە جارێکی دیکە وەڵام بداتەوە هەر بۆیە ئیمکانی وەی کە جارێکی دیکە پێکدادان هەبێ
لە ئارادایە سێبەری پێکدادان سێبەری شەڕ لەسەر ئێران لا نەچووە هەرچەند ئێستاکانە گومان دەکرێت کە ریسک یا شانسی پێکدادان دابەزیەوە بۆ 125 بەڵام ئەوەشمان لەبیر بێ کە ئەم دۆخە ناتوانێت ئە بەو جۆرەش هەتا کۆتایی بەردەوام بێ وەکو گوتم هەتا کۆتاییش رووسیا لە شەڕی ئوکراینەدا بەردەوام نابێت ئێستاکانە جارێکی دیکەەوە باز لە دیدار و گفتوگۆی بوداپێست دەکردرێت و تا ئێستاکانش نەمان بینیوە و بە تایبەتی لە شەڕی 12 ڕۆژەشدا نەمان بینی کە وڵاتی چین یا وڵاتی رووسیا بێنە ناو شەڕەکەەوە و بە شێوازێکی چالاک پشتگیری ئێران بکەن لە بەرامبەر ئیسرائیلدا هەتا ئێستاکانە پراکتیکێکی ئەبوو جۆرەمان لە سیاسەتی دەرەوەی چین لە جیهاندا نەبینیوە و دیارە مێتۆدی چینیەکان لە عیلاقاتی ناودەوڵەتیدا لە پەرەپێدانی ئۆتۆریتە و ئۆتۆریتەی ئابووری و سیاسی خۆیاندا پشت بە هێزی نرم دەبەستێ نەک هێزی سەخت بە پێچەوانەی ئەوروپایی و ئەمریکایەکان بۆیە لێرەدا ئەوەمان هەیە لایەکی دیکە ئێمە وەکوتمان رووسێمانەیە کە لە باتڵاقی شەڕی ئۆکراینەدا هەیە و لە شەڕ 12 ڕۆژەشدا ئەوانیش بە هیچ جۆرێکی نهاتنە ناو کێشەکەەوە و بە جۆرەکان پشتگیری دەوڵەتی ئێرانی بکەن و ئێستاکانە جۆرێک لە بێمتمانەیەکی ئەگزا زۆر قۆژە نێوان دەسەڵاتی سیاسی دەسەڵاتی عسکەری و دەسەڵاتی ئیستخباراتی ئێران بەرامبەر بە دەوڵەتی رووسیا لە ئارادا هەیە چونەوان پێیان وایە کە شەڕی 12 ڕۆژە و ئەو غەفڵەتی ئەوان تێکەوتن و لە دەستدانی ئۆتۆریتی ئێران بەسەر سنووری ئاسمانی خۆیەوە لە دەرەنجامی شکستێنان و بێکاریگەربوونی چەکی ڕووسی بوو لە شەڕی 12 ڕۆژە لە بەرامبەر ئیسرائیلدا ئەمە ژوای کردو کە هەم دەستگا ئیستخباراتەکان هەم دەستگا ئەمنیەکان هەم ئەسکەرەکانی ئێران ئێستاکانە بەڕاستی لە پەلەقاژێکی ئەگزا زۆردا بن کە لە ڕێگای چەک و تەقەمەنی چینیەوە بتوانن ئەم بۆشایە پڕ بکەنەوە بەڵام ئەو کەسانش کە پسپۆری شەڕن لە بواردا لێکۆڵێنەوە دەکەن بازەوە دەکەن کە تو بینی چەک و تەقەمەنی لە وڵاتێکی نوێ و بینی لە وڵاتی خۆتی دێژیر بکەی ئەم پرۆسەیە پێویستی بە پەروەردەکردنی پەرسۆنال لەسەر ئەو چەکە نوێیان هەیە کڕینی ئەم چکانە پرۆسێکی دوور و درێژە گواستنەوەی پرۆسێکی دوور و درێژە پەروەردەکردنەکەشی پرۆسێکی دوور و درێژە و ئەمەش هەر هیچ نەبێ 10 ساڵی دەوێت 10 ساڵ ئەگزار زۆرە بۆ دەوڵەتی ئێران کە ڕۆژانە لە ژێرمەترسیەکی دووبارەی عسکەری لەلایەن دەوڵەتی ئیسرائیلەوە هەیە و یەک شتیشمان لەلا ڕوونەکە ناتانیاهۆ ناتوانێت بەبێ شەڕ لە سەدەسەڵات بمێنێتەوە هەتا ئێستاکانە بۆی کە نەچێتە بەردەم دادگا بەردەوام دۆخی ئەمنی دۆخی شەڕی توانیوە بەکار بهێنێت لە سیاسەتی ناوخۆیدا و بەتایبەتی ئێستاکانە کە پشیمانەی ئەوە دەکرێت کەم ئاگربەستە هەتا قۆناغێک لەوانەیە بڕ بکە لە غەزە کە ئەمن پێم تۆزێک زەحمەتە هەتا ئێستاکانە زۆر خۆشببین نیم لەو ئاگربەستێکی ئێستا لە غەزە لە ئارادا هەیە بەڵام سڕای ئەمەش ئەگە بڵێن ئەمەش سەر بگرێ ئیسرائیل پێویستە لە شوێنێکی دیکە شەڕێکی دیکە بەڕێوە بەرێ بە تایبەتی ناتانیاهۆ شەڕێکی دیکە بەڕێوەبەرێ و پێم وایە ئێران تەنها ئامانزێکی مەشروعە کە هەتا ئێستاکانە هەم کۆمەڵگای ئیسرائیلی و هەتا ئاستێکی زۆریش زایۆنیستە کریستیانەکانی ئەمریکا و لە هەمان کاتێدا بەشێکی زۆر لە ڕایگشتی ئەوروپا ئەم شەڕە بە مەشڕێکی مەشروع دەبینن و بە جۆرەکان ڕایگشتی لە خزمەتی بەرژەوەندەکانی ئیسرائیلدایە لە شەڵەجی ئێران بە پێچوانەی ئەو شەڕێک لە غەزە لە ئارادا هەبوو. کاک شەماڵ باشە ئەوە دوێنێ لەگەڵ کاک بلێسە ئیسماعیل حەقی بەرنامەیەکم ساز کرد ئەویش یعنی ئەوەی پێی دەگوترێ ناسیۆنالیزمی کوردی گفتوگۆکەمان ئەوە نییە ناسیۆنالیزمی کوردی هەیە یان نە وا دیارە بەڵام ئەوانەی ئەو دەمامکە بەکاردێنن ئەو باسی لەوە کرد کە ئەمانە هەر هەمویان تەنانەت لە عێراقیشدا تەنانەت لە تورکیاشدا ئەمانە لەژێر کاریگەری ناسیۆنالیزمی ئێرانی دانا یعنی لە چیدا ئەو ئارگومنتە هیناوە لە دژایەتیکردنی فەڵەستینیەکاندا مەسەڵەن ڕۆژنامەنووسمان هەیە تورکە بڵین سۆسیالیستە لە دژی نەتەنیاهۆ و یانیش لە دژی جینۆسایت هەڵوێستێکی هەیە منیش سیر دەکەم کوردەکان
کوردەکان زیاتر ینی کوردەکانی باکوور مەبەستە بە تورکی جوێنی پێدان ئەڵێن تو چکارد بە دایکانی فەڵەستینی دایە چکارد بە منداڵەکاندایە لە کوردستانی عراقدا ئەمە هەر هەیە بە پێچەوانەی ئیسلامیەکان ینی لە کوردستانی ئێراندا ئەمە زۆر زۆر زیاترە جا ئەمەی بەوە بەستەوەکە هەموو ئەو کوردانەی دەمامکی ناسیۆنالیستی کوردیان هەڵگرتیانی کوردایەتیان هەڵگرتیان هەمیان لەژێر کاریگەری ناسیۆنالیزمی ئێرانیدانە کە شاهنشاهەکان شاپەرستەکان بە تەنیا یەک پرۆژیان هەیە لە بۆ ئێرانی داهاتوودا کەینە ئیسرائیل لێ ئەدا هیچی دیکەنیە پرۆژەیەکیان لە بۆ کۆمەڵگایان نییە وجودیەتیان نییە پرۆژیان لە بۆ ژن نییە پرۆژێک ئەحمەد شەرع پرۆژەی لەوانە زۆر زۆر زیاترە لە بواری ئابووری لە بواری چارەسەرکردنی کێشە کەمینەکان باوەڕ بکە ینی لەوەدا زێدەڕەوی ناکەم منیش کە چاودێریان دەکەم وهایە باشە ئەمە لە حاڵەتێکدا خۆ ئیسرائیل لە ئێرانیش بدا ینی چێڵێ ئێران دەڕوخێ ئێران ئەگەر شەڕێکیش بێتە ئاراوە ئایا ئەو زۆرە ئۆپۆزیسیۆنە کە بەتەنیا چاوی لە ئیسرائیلە چۆن ئەتوانێ سەرکەوتوو بێ ئەوە کوردستان و ئێران تووشی کێشەیەکی زۆر زۆر گەورەتر ناکە لەوەی کە لە سووریا دەبینیمە کاگە هیوا ئەوەی بڵم من لە مێژە ئەوەی دەڵم ئەو قسەی کاک بڵێسە کردوێتی دروستە من لە مێژە باس لەوەی دەکەم کە لە ساڵانی 1990 هەتا 1920 ناسیۆنالیزمی کوردی لە منداڵدانی ناسیۆنالیزمی تورکیدا لەدایک دەبێت لە ناو بزوتنەوەی ئیتحاد و تەرەقیدا فرچێک دەگرێت و شکل دەگرێت و دێتە دەرێت لە 1920 بە ولاوە کە کەمالیزم باڵبەستەر سیاسەتی تورکیدا دەگرێت و دژمنایەتی کوردی دەکرێت بەڵێ دژمنایەتی کورد دەکرێت ئیتر ناسیۆنالیزمی کوردی ڕۆژ بە ڕۆژ هەوڵی ئەوە دەدا کە خۆی دەگەڵ ناسیۆنالیزمی ئێرانی بگونجێنێت و لە ڕووی تئۆری لە ڕووی جیهانبینی لە ڕووی پێناسەکردنی شوناسی کوردیەوە لە هەموو بارەکانەوە تۆ تەماشا بکە کۆپیەکی تەواوی ناسیۆنالیزمی ئێرانیە لە ناسیۆنالی چ شتێک هەیە کە ئێمە دەڵێن لێرەدا کۆپیە بە هەر بەگشتی قسە نەکەین پرۆژەی ناسیۆنالیزمی ئێرانی دەڵێ ناسیۆنالیزمی تورکیش ئەمە دەڵێ یعنی هەموو ناسیۆنالیزم دژی عەرەبە دژی ئیسلامە ئادیان هەیە بڵێن ئێمە جیاوازین ئێمە کۆمەلگایەکی مۆدێرنین ئێمە سەر بە سیستێمێکی سیاسی مۆدێرنین ئێمە بەشێک لە نەریتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نین بۆ چون نەریتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوان بە ئیسلامی تەماشای دەکەن و ئیسلامیش ئیسلام و ئیسلامیەتیش بە عەرەبەوە دەبەستنەوە و ئاینی ئیسلام بووەکو ئاینی عەرەب تەماشا دەکەن و بۆی کە بڵێن ئێمە بەشێک لە عەرەب و بەشێک لە ئیسلام و موسڵمانیەت نین ئەنجامدا بەشێک ڕۆژهەڵاتی ناوەڕاست نین دەبێت بەشێک لە شوێنێک بنیت ئەوان ئەو دەمدەڵێن ئێمە بەشێک لە ئەوروپاین ئەم ئەوروپایی کە سەرچاوەی شارستانیەتە لەو سۆنگەیە نیگایەوە سەرچاوەی شارستانێتە سەرچاوەی پێشکەوتنە سەرچاوەی گەشە سندنە و لەو ڕۆیەوە سیاسەتی ئەوانیش سیاسەتێکی مۆدێرنە و ئەوروپایەکان زۆر زۆر تەرجیعی ئەو تێگەیشتنە و جیهانبینیان دەدا بخۆیان لە ناو ئەو ناسیۆنالیزمانەی کە لە هەرێمەکەدا لەدایک دەبن وەکو ناسیۆنالیزمێکی دژبەر لە مەنتەقەکەدا کە زەمینەی ئەوەی ساز دەکرد بە پێچەوانەی ناسیۆنالیزمی عەرەبی کە ناسیۆنالیزمی عەرەبی کاراکتەرێکی دژە ئیمپریالیستی هەبوو و کە مەسەلەن کە ناسر دەردەکەوێت یەکەمین جار یەکەمین هەنگاوی سیاسی لە گوتار لە پراکتیکەوە لە جی بریتانیا ناسیۆنالیزمی ئێرانی هەتا ئێستاکانەژە بەڵگەکان نیشان دەدا کە بریتانیەکان ڕۆڵێکی زۆریان هەبوو لە شکل پێدان و پەرەپێدانی و بەربڵاوکردنەوەی ناسیۆنالیزمی ئێرانیدا جا لەو ڕوانگەیانەوە ئێستاکانە ناسیۆنالیزمی ئێرانی و ناسیۆنالیزمی کوردیش تو تەماشا بکە کەم نین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو کەسانەی کە ئاڵای ئێران و ئاڵای ئیسرائیل دێنە لایەکتر دایدێنن باشە ئاڵای کوردستانیش ئاڵایەکی ئێران و ئاڵایەکی ئیسرائیل لە تەنجێکتر هەڵداوەسن و ئەوەکو نیشانەی برایەتی و هاونەتەوبوون و هاوچاوەڕنووسبوونی ئێرانیەکان و ئیسرائیلەکان نیشان دەدەن
کوردەکانیش عینیشت دەکەن ینی ئەوانی لەسەر فەیسبوکیان پشتگیری لە ناسیۆنال لە پرۆژەی زایۆنیزم دەکەن ئاڵای کوردستان لە تەنیشت ئاڵای ئیزرائیل دادنێن و ڕۆژانە بە هەموو جۆرێکی خزمەت بەو ئاجێندایە سیاسیە دەکەن کە ئەتۆژ ئێستا کە ئاماژەت پێدا بەڵام ئەمە ڕاستیەکی خۆی هەیە ئەبە و جۆرەیە بەڵام بەڕێز پرۆفسۆر عەبازوەلی تا ئێستا لە دوو بەرنامە ئاماژەی بە خاڵێکی زۆر گرنگ و سەرنجڕا چێش کردووە ئەویش ئەوەیە کە لە شەڕی 12 ڕۆژەدا کە ئیسرائیل هێرشی ئێرانی کرد هێرشەکان بۆ سەر سەرچاوە ئەتۆمیەکانی ئێرانە بوون بۆ سەر بەشێک لە ناوەندەکانی ئەرتەش بوو پاسداران بوون بەڵام لە یەک شاریش لە یەک شوێنیش ئێمە نەمان دیت کە ئەم هێرشانە ڕوبەڕووی ئەم دام و دەستگایانە بکرێت کە ڕۆڵی سەرکوتکردنی خەڵک و خۆپیشاندانە جەماوەرەکانیان هەیە چونکە لە ئێران بەدەیان دام و دەستگای عسکەری و بەدەیان دام و دەستگای ئیستخباراتی هەیە هەرێکش ڕۆڵێکیان هەیە هیندێک جار ڕۆڵی هاوبەشیشیان هەیە بەڵام پۆلیسی دژە شۆڕش پۆلیسی دژە خۆپیشاندان ئەوانەی کە لە ناو شارەکاندان و شارەکان وەکو خۆی دەهێڵنەوە و لە بن ئۆتۆریتەی دەوڵەتدا دەیان هێڵێتەوە لێک شاریشدا نەبینرات کە ئەم ناوەندانە ڕوبەڕووی هێرش بکرێنەوە ئەم تێبینەی مامۆستاوەلی زۆر زۆر گرنگ و لەبەرچاوە و چ ئاسۆیەکمان پێ نیشان دەدا ئەوەیە کە هەم ئیسرائیل هەم ئەمریکا ئەم پەیامە بە جمهوری ئیسلامی دن کە ئەوان وە دوای ڕوخاندنی ڕژیم نەکەوتون ئەگەر ئامانج لەو هێرشە ڕوخاندنی ڕژیم بووە ئەو دەم هێرشیان بۆ شوێنانە دەکرد کە لە ڕووی سیمبۆلیکیشەوە ترس و دڵڕاوکێیە ئۆتۆریتەی ئەسکەری ئەمنی لە شارەکان نەهێڵێ بۆ خەڵک بەڕاحەتی بتوانێت بێتە سەر شەقامەکان و دەڵ شارەکان دابگرێ بەڵام مادام ئیسرائیل ئەمریکا لەو هێرشە 12 ڕۆژەیدا بۆ یەک جاریش هێرشی ئەو ناوەندانیان نەکرد ئەمە پەیامەیە کە ئەمە وە دوای ڕژیم چێنج نەکەوتون ئێمە و دوایەوە نەکەوتون کە دەوڵەت بگۆڕین ئێمە وە دوایەوە کەوتون کە یەک نەهێڵین ئێران دەستی بگا بە چەکی ناوکی چەکشی ئەتۆمی دووهەمیش ئەوەی کە ئێران پاشەکشە پێ بکەین بۆ ناو سنوورەکانی خۆی و لە ناو سنوورەکانی خۆشیدا ملکەتی بکەین بۆ ویست و داخوازیانەی کە ئێمە هەمانە ینی ئەمریکا و ئیسرائیل بە و نیازە ئەبوو پەیامەوە دەگەڵ کۆمەرە ئیسلامی تا ئێستاکەنە ڕوبەڕووبوونەوە چونکە بەڕاستی ئەمن هەمیشە ئەوەی دەڵم هەوڵی ڕوخاندنی سووریا ئێتۆزانی سووریا ئێران هەر هیچ نەبێ ئەگە هەڵە نەکەم لە نێوان 10 بۆ 12 قاتی سووریا گەورەیە باشە ئەو ئێرانە ئەو سووریا کە بە ڕێژەی ئێرانی ئاوە بچووکترە لە پرۆسەی شەڕی 15 ساڵی خایاند 15 ساڵەدا زیاتر لە 1 میلیۆن خەڵک کۆچبەر بوو ئەو شەپۆلی 1 میلیۆن نەفەر پەنابەرە هەم کاریگەری زیاتر کاتشەمال 5 میلیۆنە 5 میلیۆن 8 میلیۆنە نادەڵم بۆ ئەوروپا پێیان بە 1 میلیۆن هات بۆ ئەوروپا میلیۆنێکە بەڵام 2 میلیۆن 3 میلیۆنی لە تورکیایە بەشێکی لە لوبنان و ئۆردونە بەڵێ لە عراقیشە ڕاستە 1 میلیۆن خەڵک پەنای بۆ ئەوروپا هێنا و ئەو 1 میلیۆن پەنا بەرە بۆ ئەوروپا هەتا ئێستاکانەش وەکو بوومەلەرزەی خەریکە سیاسەتی ئەوروپا دەشڵەژێنێ و ئەو حکوومەتە چەپە یا سوسیال دموکراتانی کە لە دەسەڵاتدا بوون ئێستاکان هەمویانی ڕوبەڕۆی شکست کردەوە و لە بەرامبەرشدا لایەنە کۆنسەرواتیڤ و ڕاستگەرە تونڕەوەکانی هێنا سەر دەسەڵات هەمووشیان ئەمانە نزیکی رووسیا و چینن زۆر بەشیان هاوپەیمانێکی گرنگی چینن و بەتایبەت رووسیانە لێرەدایە کە ئێرانێکی ئەبە و گەورەیە ئەگەر هەوڵی ڕژیم چێنج بدرێت بێگومان تووشی شەڕ و ئاژاوە دەبێت شەپۆلێکی بە میلیۆنان و چەندی قات گەورەتر لە سووریەی ڕوو لە تورکیا دەکا ڕوو لە وڵاتانی ئەوروپایی دەکا و جیهان ئامادەی ئەم کارەساتێکی ئەبە و جۆرەی پەنابەرینێ بەڕاستی و تەجروبەی ئەفغانستان لە بەردەستدایە ینی ئەفغانستان دوای ئەو هەموو ساڵە کوژرانی عسکەری دانیمارکی بەریتانی ئامریکی چوزانم عسکەر نەمایی وڵاتان لەوێدا نەکوژرێ
بمليار دولار پارەتی دا سەرفکرا لە کۆتاییدا مەجبور بوون وڵاتەکە بدەنەوە بە تالیبانەکان. وێستا کەش تالیبان خەریکە پاکستان دەڕوخێنی. وایە ڕاست ئەو کێشایان ئێستاکانە بە جۆرێکی بۆ کۆنتڕۆڵ ناکرێت. جا بۆی ئەمن پێم وایە پرسی ڕژیم چێنج لە ئێراندا ئەمن بخۆم پێم زۆر زەحمەتە، مەگەم ئەوەی کە ئەگەر شتێک لە ئێراندا بکرێت تەنها لە ناوخۆی ئێراندا شتێک بێتە ئاراوە، ئەویش هەتا ئێستاکانە کەواتە بۆ نمونە ناسیۆنالیستە ئێرانیەکان تێدەگەم، ساڵتەنەت تەڵەبەکان تێگەم لە ئەمریکا دەژین، ئەوە هیچ کێشەیەکیان بۆ دروست نایە، بەڵام ئەوەی کە بەخۆی دەڵێ ناسیۆنالیزمی کوردی کوردە نەتەوەییەکان بۆ ئەو سیاسەتە دەکەن، یانی ئەتۆ کە سیاسەتێکی وات کرد ئاڵای ئیسرائیلت لە کۆلن و دووسەڵدۆرف و ستۆکۆڵم بەرز کردەوە، و یانیش لە عێراقدا ئەتۆ چەپڵەت لە بۆ ئیسرائیل لێدا، و یانیش هانی ئەوەدا کە لە عێراقەوە درۆنی ئیسرائیلی بچێتە ئێران، لە ئێران ئۆپەراسیۆن بکە، ئەتۆ لەگەڵ ئەو ئێرانەدا مەحاڵە ئەتۆ چاوت لەوە بێ لە دانوستاندن بێ، چاوت لە چارەسەری بێ، کەواتە ئەمانە بۆ بیرلەوە ناکەنەوە، ینی نازانن بەڕاستی یان چی ینی کاکە ینی ناسیۆنالیستی کوردی وەکو ناسیۆنالیستە ئێرانەکانە نیدی، چۆن ناسیۆنالیستی ئێرانەکان زۆربیان لە ئەمریکا و لە ئەوروپا نا و بخۆیان لە ناوخۆی ئێرانەدانین، ناسیۆنالیستە کوردەکانیش ئەوەنە، ینی ئەوانی کە ئاوە بەهانای ئەو بوتارەوە دەچن و ئەو بوتارە ڕۆژانە دەوروژێن بخۆیان دانیشتوی ئەوروپا و ئەمریکانە، و خەمی ئەوان نێ سپێنەکانە شەڕێکی ئێگزاز و ساز بێ و شەڕە دەرەنجامەکانی چۆن دەبێ، ئایا ئەمە بەڕاستی دەتوانێت ڕیاڵایز بکرێت، دەتوانێت لە عەرزی واقعدا ئەم پرۆژەیە پێک بێ پێک نەیە، و ئایا هەتا ئێستاکانە دەوڵەتی ئیسرائیل گڵۆپێکی ئاشکرای داوە کە لە استراتێژی خۆی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جێگەیەکی تایبەت بە کورددایە نادا. ئەم پێم وایە ئێمە دەبێت شتمانی بیر نەچێت، ینی یەکشت هەیە ئەو فرسەتێکی باشە ئەوەی باس بکەم کاکیوە، ئێمە دەبێت لێکشت تێبگەین، ئەوەیە کە سیاسەت دەناو خۆیدا منطقی خۆی هەیە، لۆژیکی خۆی هەیە، ئەگەر تۆ هەوڵتدا بە منطقی دەرەوەی سیاست تەماشای سیاست بکەیت تۆ قەت ناتوانیت لە سیاست تێبگەیت، تۆ کاتێک دەتوانیت لە کاکڵی سیاست بگەی و لێی نزیک بیەوە کە بتوانی بە پێی ئەو منطقەی لە ناو سیاستدا هەیە تەماشای سیاست بکەیت. هەڵێزم بوو حتا ئێستاکانە ئەو عەقڵیەتەی کە زاڵە بەسەر سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە تایبەتی و دناویشدا سیاسەتی کوردی عەقڵیەتێکە کە بە منطقێکی دەرەوەی سیاستەوە تەماشای سیاست دەکا و چاوەڕوانی ئەوەی هەیە کە ئەم سیاستە بە پێی منطقی وی لە ئەرزی واقعدا ئەنجام بدات و ئەنجامی لێ وەربگرێتەوە. ئیسرائیل ئاکتۆرێکی دەوڵەتیە، ئەتۆ ناتوانی وەکو ئاکتۆرێکی نادەوڵەتی دەگەڵ ئاکتۆرێکی دەوڵەتی بگەیە هاوپەیمانیەکی استراتیژیک لە ئەرزی واقعدا. ینی ئێوە دەبینن ئێستاکانە ئەمریکا هەتا ئێستاکە بە ملیارد دۆڵاری پارە لە هێزەکانی سووریای دیموکراتیک و ڕۆژاوای کوردستان مەصرف کردو، زیاتر لە 10 ساڵە شەڕ لە دژی داعش دەکەن بەیەکەوە برینداریان هەبوو، بەیەکەوە کوژراویان هەبوو، بەیەکەوە هەموو شتێکیان کردو، بەڵام دیسانیش لە عیلاقاتی ناودەوڵەتدا دەڵێن هێزەکانی سووریای دیموکراتیک هاوکارێکی گرنگی ئێمن، وانێ پارتنێری ئێمن، بەڵام قەتقەت ناڵێن هاوپەیمانی ئێمن، چونکە نییە ئاکتۆرێکی نادەوڵەتی ناتوانێت بێتە هاوپەیمانی ئاکتۆرێکی دەوڵەتی. ینی ئێمە دەبێت لە حقوقی سیاسەتی ناودەوڵەتی و لە منطقی سیاسەتی دەوڵەتیدا ئەو شتان لە یەکتر جیا بکەینەوە. ئەوزەکان شەمالبوودن بەو ئارگومنتێت ئەوان باسی دروزەکان دەکەن، دروزەکانی سوێدا، ئەڵێن ئیسرائیل تەماشاکە چۆن لەسەر سوێددا چۆن لەسەر دروزەکان شەڕ دەکا لەگەڵ سووریا و لەگەڵ ئەگەر ئێمەش ببینە قوڕوجی ببینە جاشی ئیسرائیل ببوورە کە وشەی جاش بەکاردێنم وشێکی بازاڕی دەزانم، ئەگەر ئێمە ببینە پرۆکسی ئیسرائیلی ئیسرائیل ئەو کارش بۆ ئێمە دەکا، بەڵام ئەوەش نابین ئیسرائیل کە بەرگری لە سوێدا دەکا بەرگری لە سنووری خۆی دەکا، بەرگری لە جۆلان دەکا، ئیسرائیل کە بەرگری لە دروزەکان دەکا بەرگری لە جلوەکانی هاوڵاتی ئیسرائیلی دەکا کە بەخۆیان ئەڵێن لە سەدا دووی
سەرفەرماندارەکانی سوپای ئیسرائیل پێک دێنن و زۆربەی زۆریشیان ئەوە زانیاریە ئەندامی پارتی لیکودن یعنی دروزەکانی ئیسرائیل ئەمە خزمی دروزەکانی سووریایە یعنی ئەمە لەکوێ و حیزبی دیموکرات و کۆمەڵە و پەژات لەکوێ ئەمە لەکوێ و پەیەدە لەکوێ ئەمە زۆر جیاوازە یعنی جگە لەوەش من چەندجار لە محلیل ئیسرائیلەکان بیستووە ئەڵێن ئێمە کێشەمان لەگەڵ تورکیا بە تەنیا ئەوەیە لە سێ ئێلەتەکانی پارێزگەکانی خوارودا سوپای خۆی نینێتە ناوە سوپای سووریای نوێ لەوێ زیندوو نەکاتە و گەورەی نەکاو هێزی چەکی بەرگری ئاسمانی پێنەدا بۆ خۆی لە حەلە بوو لە باکووری سووریا چی دەکات چی ناکە ئێمە کارمان پێدا نییە فەرموو نا ینی یەکشتمان لە بینەچێ خۆ مەسەلەی عەفرین لەبەر چاوە وانێ عەفرین لە دەوڵەتی تورکیا هێرشی بۆ کرد لە کاتێکدا بوو کە ناکۆکی ئیسرائیل و تورکیا ئەو کاتیش لەسەر مەسەلەی حەماس لە ئارادا هەبوو لە مەسەلەی ئەمنیەت و استراتیژی سووریەدا ناکۆکی ئەو دوو دەوڵەتە هەر لەبەر چاوان بوو بەڵام قەت داگیرکردن و قەتڵ عام و پاکتاوی ئەتنیکیە ئەو جینۆسایدەی کە ڕووبەڕووی خەڵکی ئەفرین بۆ لەلایەن دەوڵەتی تورکیا و ئیڕهابیەکانی سەر بە دەوڵەتی تورکیەوە قەت نەبوو بەهۆی ئەوەی کە نە ئەمریکایەکان نە ڕووسەکان نە دەوڵەتی ئیسرائیل بێنێتە سەرخەت و دشکردەوەیەک لەوێدا نیشان بدەن خۆ ئەمە مێژووی دوور و درێژی نازام ساڵانی 60 ئەمە بە هەموویەوە 7 ساڵ کۆنە لەوە زیاتر نییە لە جوغرافیایەکی گرنگی کە جیرانی ئیسرائیلشە و ئەمە جوانی بڵێن ئەخ ئەو دەمی لە نێوان وەزعەتی جیهان ئاوهانە بوو وەزعەتی ئیسرائیل ئاوانە بوو پەیوەندی لە نێوان ئیسرائیل و لایەنی کوردیدا نەبوو ئەمە ڕاست نییە ئەو دێم دەزانم بە ساڵانە پەیوەندی لە نێوان ئیدارەی خۆسەر و ئیسرائیلەکاندا هەیە لەوانەیە لە ئاستی لووتکەدا نەبوو بێ بەڵام لە ئاستی ژێریندا چاپێکەوتن هەبوو دانوستاندن هەبوو هاتوچۆن هەبوو بە ساڵانە بزوتنەوەی باکووری کوردستان لە هەوڵ و تەقەلای ئەوەدایە دەگەڵ ئیسرائیل پەیوەندیەکی سیاسی ساز بکە تەنانەت هەموو هەوڵەکانیان کە شکستی هێنا ئەم جارێکی ئەوەشم بەتۆکوت چوبوون پەنایان بۆ چەند کەسێک بردبوو کە ڕێکخراوێکیان هەبوو لە بەریتانیا پارەیان دابوونێ 5,000 یورۆ کە ئەوان هەوڵ بدەن ببنە ناو بژیوان و پەیوەندیەک لە نێوان سەفیری ئیسرائیل لە بەریتانیا و کاربەدەستانی پارتیکرێکارانی کوردستانیان نوێنەرانی ئەوان لە ئەوروپا ساز بکەن کە ئەو کاتیش ئیسرائیلەکان قبوڵیان نەکرد و ئەو هەوڵانیان ڕەت کردەوە و ئەو هەوڵەش بە هیچ شوێنێک نەگەی ینی نمونە زۆر ناموێت لێرەدا ئەو نمونانە باز بکەم بەڵام دەنگت گیراوەتەوە کاکە دەنگت گیراوەتەوە ئەتو نمونەیەکت باس کرد منیش با نمونەیەک باس کەم ئەوە لە کۆنگرەی نەتەوەی کوردستان تازە دروست بوو لە بروکسل دەبێتە شەڕێک لە ناوە خۆیاندا ئەڵێن بۆ پەیوەندی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل ناکەن وەڵایتر لە دواییدا بۆ ئەوەی جیابوونەوە شتیوە دروست نەبێ بەڕێز یەشارقایە و یەک دوو کەسی دیکەیان ناردبوونە ئەمریکا نەک ئیسرائیلیش ئەمریکا وەڵا لە فڕۆکەخانە دەست و پێی هەمووی ئەگەر کە لە بچە کردبوو ئیتر بە فڕۆکەیەک لە شوێنی لە ناو فڕۆکەکەدا شوێنی شوێنی شەنۆک و حەبسخانە و شتیوە دروست کرد هەمیان نەربوونەوە بروکسل گوتیان جارێکیکە فێر نەبوون بێ لێرە ئەمریکا ئیسرائیل شان نارد جارێکی شانپەروەریان ناربوو لێ گۆرانیان بڵێ لە فستیڤالێکیدا شانپەروەریشان لە کەنەدا بوو ئەو لە کەنەدا بوو کانادا بوو ئاگرتیان و لە ناوەندی جادەگرتیان و کەلەپسیان کرد و سوکایەتیان پێ کردو لە عەرزیان درێژ کردو نەجا ئەوە ڕاستیەکی تاڵە ینی ئێمە کە پێ دەکەنین نە ئەوەی کە زۆرمان ئەمە پێخۆشە و حەز لەم دۆخە دەکەیت چونکە نیە ئەم بخۆم هەیە هێزێ بێ بخۆم لە بڕوایدامە کە کورد دەبێ مافی ئەوەی هەبێت دەگەڵ هەموو جیهانی دەوروبەری خۆی پەیوەندی هەبێت دەگەڵ هەموو کەس دیپلۆماسی بە ئیسرائیلیشەوە بە ئیسرائیلیشەوە گرینگە دەبێت پەیوەندی هەبێت دەبێت چاپێکەوتن هەبێت دانوستاندن هەبێت بەڵام نەک ئەوەی کە تۆ هیچ شتێک نییە بچی هەموو هێلکەکان بخەیە سەبەتەی دەوڵەتێکەوە کە ئەو دەوڵەتە هەتا ئێستاکانە هیچ شتێکی دیارنیە کە بۆ داهاتووی
ئەم هەرێمە پرسیارەکەی من ئەوە بوو لە ڕوانگەی ئێرانیەکەوە تۆ بیر بکەوە کاک شەمان یعنی ئێرانی چەند لەو ڕژێمە ناڕەحەتە بەڵام کاتێ نەتەنیاهۆ هاتە سەر تەلەڤیزیۆن وتی من سەری ڕژێمم بڕی وەرنە سەرجادە یەک بەشەر نهاتە سەرجادە یەک بەشەر نهاتە سەرجادە وانە ئەوە هەمومان بینیت ئەوانش بەخۆ ینی حەپەسا بوون بەڕاستی ئێستا کە لە ڕوانگەی ئێرانیەکەوە بیر بکەوە ئەگەر کوردێک وها بیر بکاتەوە وەکو ساڵتەنەت تەڵابەکان وها بیر بکاتەوە سبەینێ ئەوە بڵێ شەڕێکی ڕوویدا ئەتۆ چێ ناو ئێران یانە تۆ چاوەڕی چی ئەەکەی لەوەدا ینی دەبێت و چاوەڕێ ئەوە بکەیت کە هیچ نەبێ شەڕێکی ناوخۆیی دروست دەبێ و ئەگەر ئێران نەڕووخا هیچ نەبێ ئێران لەگەڵ هەر کەسێک دابنیشێ لەگەڵ تۆ دانانیشێ یادی ئەوە لە ڕوانگەی ئێرانیەکەەوە تەماشاکە من بۆیە پرسیارەکەم کرد ینی ئەمە لە ئایندەدا ئەگەر بێت و ئەو ڕژێمە نەڕووخا چ زیانێکی هەیە بەڕاستی تاکی وەزان چۆنە من نازانم زیانەکان چۆن دەبێت چۆن ناوێت چون زەحمەتێکسان باسی داهاتوو بکە بەڵام ئەوەندەی دەزانم کە ئێستاکەمە بزوتنەوەیکی ناسیۆنالیستیمان نیە لەسەر عەرزی واقع کە وەکو پێشەنگی ئەم سیاسەتە تەماشای بکەین و بکەینە مخاتەبی خۆمان ئەوەی کە هەیە خەڵکانێکی ناسیۆنالیستی کوردن کە پیان وایە دەکرێت بە هاوپەیمانێتی دەگەڵ دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتێکی کوردی لە ئێران بۆ کوردەکانی ئێران ساز بکرێت ینی ئەم تێگەیشتنە هەیە بەڵام ئەم تێگەیشتنش بەڕاستی تێگەیشتنێکی ناسیۆنالیزمی هەندەرانە ناسیۆنالیزمی دیاسپۆرایە ئەو خەڵکانەیە کە لە وڵاتی خۆیان دوور کەوتونەتەوە لە هەندەران دەژین و لە هەندەران لە دەرەنجامی ئەو شکستە سیاسی کە بینیویانە چونکە مەلەبیمان نەچێت زۆربەی و کوردانێک کە لە ئەوروپانە کەسانێکن بەش 1970 کەسانێکن کە ئەندامی حیزبە کوردەکان بوونە پێشمەرگە بوونە وازیان لە پێشمەرگایەتی هێناوە باوەڕیان بە حیزبەکانی خۆیان لەدەستداوە لە دەرەنجامی ئین شعابات و ئەوانەوە وازیان لە هەموو شتێکێناوە هاتوونەتە ئەوروپا و لە ئەوروپاشە ڕۆژ بە ڕۆژ پیر دەبن حەسرەتی گەڕانەوەی بۆ ئێرانیان لە دڵیدا هەیە لە دەرەنجامی ناومێدیەکی سیاسی ناومێدیەکی فکری ناومێدیەکی جەماوەری هەموو ئەوانەوە گەیشتونەتە ئەوەی کە دەست بۆ مهدیەک ببن دەست بۆ ئازادی خوازێک ببن دەست بۆ ڕزگاری دەرێک ببن یەکێک دێ ڕزگاریان بکە زانی و ئەم تێگەیشتنەی کە بەردەوام تۆ لە ڕزگاری دەرێک بگەڕێی کە بێ و پێش تۆ بکەوێ کێشەکانت بۆ چارەسەر بکە و مەدینەیەکی فازیلە بۆ تۆ ساز بکە واتە بەهشتێک بۆ تۆ ساز بکە ئەمە زۆر تێگەیشتنێکی قوڵە لە ناو دابوونەریتی بە تایبەتی ئاینی و لە ناو ئاینیشدا تەریقەتەکانی ئاینی بە تایبەتی ئیسلامی و دناو ئیسلامیشدا بە تایبەتی نەقشبەندیتیدا چونکەنێ مێژووی ناسیۆنالیزمی کوردیەکە تۆ دەخوێنیەوە کە سەرەتاکانی لە ناو تەریقەتی نەقشبەندی و ئەوانەدایە لێکۆڵینەوەیکی سۆسیۆلۆژیکەیە بازەرەوە دەکات دەڵێ زۆربەی بزوتنەوە تەریقەتیەکان کارکتەرێکی مەهدەویەتیان هەبوو ینی باوەڕان بەوە بوو کە مەهدیەک هەیە دێ دەتوانێت کێشەکان چارەسەر بکە ئەگە بێت و تۆ دوای ئەم مەهدیە بکەوی ئەو دێنێ بەو هێزە خوداوەندیە کە هەیەی ئەو هێزە ئاسمانیە کە هەیەی دەتوانێت لە بەرامبەر دەوڵەتدا ڕابوە موسا ئاسا دەتوانێت ڕووبارت بۆ قەتکە ئەوەتانێ کێشەکان بۆ چارەسەر مەسەلەن بەشێک پێیان وایە پەنابردنی خەڵک بۆ شێخ سەعید بۆ ئەوە دەگەڕێتەوە چون پیانوا بوو ئەوە شێخێکە و لە دەستی خودای دەگەڵە و فریشتەکانی دەگەڵە و مەلایکەی دەگەڵە و کەس حیساباتی دەقیقی نەکرد کە چ دەبێت چون پیانوا بوو مادام شێخە خودای لە پشتە هەموو دوای کەوتن دوای دیتیان کە خوداشی لە پژنێت و بەڵکو تووشی شکستێکی ئەگزا زۆر گەورە بوو خەڵکێکی زۆرش قەتڵ عام بوو بەخۆشی لە سێدارەدرا ینی ئەم تێگەیشتنە هەیە ینی ناسیۆنالیزمیش وەکو کاکە
وەکو دینێکی مۆدێرن تەماشای بکرێ بەپێ ئەو جۆغرافیایی کە تێیدا شەکەڵ دەگرێت و سەر هەڵدەدا تایبەتمەندەکانی ئەم ئەو هەرێمەشی تێدایە و ئەمەش بەشێکی دیکەیە لە تایبەتمەندەکانی مەسەلەن لە تایبەتمەندی ناسیۆنالیزمی تورکیدا ئەو ئایدیای ئەوە هەیە کە گورگێک هەبوو چۆ منداڵێکی ڕزگار کردو و ئەم منداڵە ماوەتەوە و ئەمە بۆتە دایک و یا بڵین باوکی ئەو تورکانی کە ئەمڕۆکان لەسەر جیهاندا هەنە و هەر بۆی ئەمانە بەشێکن لە گورگ وانێ ناسیۆنالیزمی ئەمە چیرۆکێکی ئەگزار زۆر بە هەزاران ساڵ کۆنی ناو تورکەکان و مۆغۆلەکانە کە باو بوو ناسیۆنالیزمی تورکی بێگومان لەناو ئەو ژینگەیەدا لەدایک دەبێت و کاراکتەر و هێماکانی ئەم کۆمەڵگایان و نەرایەتی دەکات ناسیۆنالیزمی کوردیش وەک ناسیۆنالیزمی ئێرانی زۆر خاوەن تایبەتمەندی ئاینیە و لە هەردوو ناسیۆنالیزمەکەدا کارکتەری مەهدەویەت زۆر لە پێشە کە هەمیشە دەتوانرێت کەسێک هەبێ ببێتە پێشەنگ و وەکو تۆکتت گۆچانەکەی موسای پێبێت و لە دەریای بدات و دەریای شەق بکات و خەڵکی تێدا تێپەڕێنێتەوە ڕزگاری بکە ئەوانە ژێستەکەنە پیان وایە کە بەڕاستی نەتانیاهو دەتوانێت لەو قۆناغەدا ئەو موسایە بێ کە بێت و دەریایان بە شەق بکات و دەوڵەتی کوردیان لە ئێران بۆ دابمەزرێنێ بەڵام ئەمە چەندە لە واقع نزیکە چەندە ئەمە دەتوانێت ڕێالایز بکرێت چەندە دەتوانێت پێک بهێنرێت لە ئەرزی واقعدا ئیدی ئەوە شتێکە کە گرێدراوی ئاستی تێگەیشتن و تەحلیل و جیهانبینی ئینسانەکانە ئەمنۆ تۆ باوەڕێمان بەم جۆرە تێگەیشتنە نیە و جیهانبینێنێ پێمان وانێ کە لە ڕێگای دەوڵەتێکی بەو جۆرە دەرەکیەوە دەتوانێت لە جغرافیایەکی دیکەدا بێن دەوڵەتێک بۆ تۆ ساز بکە کابرا هیچ پێویستێکی ئەبەمەنیە و جالب سەرنجڕاکێشەکەش ئەلێرەدایە ناسیۆنالیزمی ئێرانی پێی وایە پشتگیری ئیسرائیل لە کوڕی شایی ئێران دەبێت هۆی ئەوەی کە جارێکی دیکە ئێران بگاتەوە سەرکۆکە سەرەکیەکەی خۆی واتە گەورەیی و عەزەمەتی 2500 ساڵەی خۆی زیندوو بکاتەوە ناسیۆنالیستە کوردەکانیش پێیان وایە کە بە پێچەوانە نەتانیاهو دێ ئەم دەوڵەتە خراپە ئێرانیە کە مێژوویەکی دوور و درێژی لە خراپە و لە سەرکوت و لە ئەوەدا هەیە ئەمە دەڕوخێنێ پارچە پارچەی دەکات و لە دەرەنجامی ئەم پارچە پارچەکردنشدا دەوڵەتێکیش بۆ کوردەکان ساز دەکات هەردووک لە ئیسرائیل بە ڕزگاردەر و نەجادەر تەماشا دەکات بەڵام هەردوو بە دوو دانا دەرئەنجامی زۆر لە یەکتر جیاوازتر بەڵێ کاک شەمەڵەوە ساعتێک و 20 دقیقە و زۆربەی زۆریشی لەسەر ناسیۆنالیزمی ئێرانی بوو زۆر سپاس دەکەم ئەگەر شتێکی گرنگ نەبێ پێم وایە لەمە زیاتر هاوڕێیان ناڕەحەت نەکەین ئەوە ساعتێک و 20 دقیقە قسە دەکەین زۆر سپاس دەکەم ئەگەر شتێکت نەما بێ بۆ بەشداریکردنت بۆ ئەوەی کاتی خۆت تەرخان کرد بۆ ئێمە سپاس بۆ تۆ کاکیوە سپاس بۆ ئەو بەڕێزانەی کە بەڕاستی کومنتیان داناوە ئێمە ئەمن هەر ئاگام لە کومنتەکان نەبوو بۆ ئەتوانم ئەگەر پێت خۆش بێتوانم هەندێک کۆمنت جارێکی تر ئەو هاوڕیانەی کۆمنتیان نووسیوە دڵنیاتان دەکەمەوە لە ڕۆژانی ئایندەدا سبە و دووس بە دیسان میوانمان دەبێ ئەو پرسیارانە ئاراستەی ئەوان دەکەم زۆر سوپاس بۆ کاک شەماڵ بەشیری کە کاتی خۆی تەرخان کرد بۆ ئێمە و زۆر سوپاس بۆ ئێوە کە بە کۆمنتەکانتان بە لایکەکانتان لەگەڵمان دابوون تکایە لە بیر مەکەن بەردەوام بن لە پشتگیریکردنی ئێوە وامان لێ دەکە ئێمەش بەردەوام بین کە بتوانین کاتی خۆمان تەرخان بکەین و قوربانی بدەین لە کاتی ماڵ و منداڵمان و بتوانین لە خزمەتتان دابین شەوێکی خۆش ویکەندێکی خۆش بۆ هەموو لایەک کاتێکی خۆش